عزیزانم لە هەرجەیەکن سڵاویمەتان لێبێت بەیانیتان باش بێت جەژنتان پیرۆز بێ بۆ هیواین کە جەژنی هاتنەدی خەون و ئاواتەکانتان بێت و ببێتە یەک ڕێزی و تەبایی بۆ گەلی کورد خۆشەویستانم ئەوڕۆژ کۆمەڵی وەرگە بابەتمان بۆ ئامادە کردوون بەو هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سودلا وەرگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. عزیزانم ئەمڕۆ پرۆگرامەکەمان تایبەتە لە تەوەریەکەم و سەرتاماندا باز لە دیزاینکردنی خانمێکی بەتوانە ئەکەین کە ئەو بڕاندێکی هەیە لە ئێستادا ئێمە ئەمڕۆ باسلەوە دەکەین ئەو دیزاین لەکەیەکە و دەستی کرۆ بەکاری دیزاینکردن لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ئەو شتانی بۆ دیزاینکردنی جلوبەرگە کوردیەکان بەکاری دەهێنێ چین و چی هەیە بۆ خانمانی کە ئەیانەوێت خاوەنی کاری تایبەتی خۆیان بن لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین کە ئەو چی کردووە بۆ ئەوەی کە ناوبانگ پیاکە لە ناو خەڵکیدا و تا چەند هەوڵی داوە بۆ ئەوەی کە مۆرکی جلوبەرگی کوردی بپارێزن لە کاتی ئەوەی کە دیزاینیانەکات. ئەمە تەوەری یەکەممان دووە بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان لا تەوەری دووەماندا خێزانێکی ڕەسەنی کوردی لەلامان ئەبن ئێمە باز لەوە دەکەین کە ئەوان جەژنی ساڵانی کۆنیان چۆن بەسەر بردووە یادگاریەکانیان چییە و تا چەند ئەم جەژنیان جیاوازترە لەگەڵ جەژنەکانی ساڵانی تر لە هەمان کاتیشدا کۆمەڵی یادگاری خۆشمان بۆ ئەگەێڕنەوە و ئەوان دوو کەسی بە ئەزمونن باسی کارەکانیان ئەکەن لە کۆندا چۆن بۆ ئێستا خەریکی چین و پرۆژە و پلانیان چێ بۆ داهاتوو. ئەمە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوودی لەوەربگرن. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەرداوامین ئێستاش ڤیدیۆکمان ئامادەیە کە لەلایەن هاوکارمان هونەر ڕەسوڵەوە بۆمان ئامادە کراوە لە ڕانیەوە بابێکەوە بینەری بین. سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش جەژنتان پیرۆز بێت. لەم بەرنامە تایبەتە لە شاری ڕانیۆ بە دیاریکراویش لە پارکی دەواازەی شاری ڕانیەوە میوانێکی ئەزیزمان لەگەڵ دایەکێک لە کەساتی ئەزیز و خۆشەویستەکانی شاری ڕانیە کە تەمەنێکی زۆرە لە شاری ڕانێدا میشەزەیە بە دەرفەتی دەزانین لە میادە پیرۆزەدا بگەڕینەوە بۆ جارانی ڕانیە بە براورد بە ئێستای ڕانیەوە خۆی ئەو پەیوەندی کۆمەڵاتیانی کە لە سنوورەکەدا هەیە. میوانی ئەزیزی من کاک زمان مەرگریە کاک زمان لەم کاتت باش سڵاو دەبێت جەژن پیرۆز بێ سەرەتا ئەگەر پەیامێک تێبیگەێنی فەرموو. وڵا پێشەچی سپاسی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم بۆ سازدانی ئەو دیدارە پیرۆزبایش لە جەماوەری شاری ڕانیە دەکەم جەژنە پیرۆزانیان لێ دەکەم پیرۆزبایی لەسەر جە مسڵمانانی کوردستان عێراق دنیا دەکەم. هیوادارم ئەو جەژنەشمان بەخۆشی تێپەڕێنین و جەژنی ئایندەمان خۆشتر بێ لەوڕۆ ئەو کێشە و گیرگرفتانەی کە ئێستا لە پێشمانی ئیشەڵا بۆ جەژنەکانی ئایندە نەمانمێنن ئیشەڵا بۆ ئومێدەین. کاک زەمال بەرلەوەی بگەڕێنەوە بۆ جارانی ڕانیە و لە ڕابردوودا ڕانیە چۆن بووە. ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێنمایی تایبەتی هەبوو بۆ مەسەلەی خۆپارێزی پابەندبوون بە ڕێنماییەکان ینی پێم وابێ بۆ یەکەمین جارە لە جەژنێکدا حاڵەتە ڕوو بدات. قسەت چییە بۆ مۆکو کەسایەتی کە ڕانیە زۆر جار هەیە ڕەنگە خەڵک بە شێوازێک سەرنجێکی لەسەر بڕیارەکانی حکوومەتە بێت پێتانوانی ئەم بڕیارانە بڕیاری گونجاون و باشن و پێویستە خۆپارێزی بکرد. وڵا من پێم وایە پێویستە ئیلتیزام بە ڕێنمایەکانەوە بکرێ. دیارە ئەو ڕێنمانەی کە لە وەزارەتی تەندروستی دەردەچن لە پێناوی بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکە ئەو کڕۆنایش بەڕاستی مەترسێکی گەورەی لەسەر ژیان و گوزەران نەکرد لەسەر منطقەی ئێمە لەسەر ئاستی دنیا هەیە. لەبەر ئەوە بەڕاستی ئیلتیزامکردن بە ڕێنمایەکان زۆر زۆر زەڕورە و خۆپاراستن زۆر زەڕورە. ئیماکردن کارێکی باش نییە ئیلتیزامی پێ بکەین کارێکی زۆر باشە. باشە کاک زەمال ئێستا ڕانیە لەعنی لەو پەیوەندی کۆمەڵاتیانەدا لە چه ئاسێکدا پێت وایە مەسەلەی فەیسبوک و تەکنۆلۆژیا و ئەوان کاریگەری لەسەر پەیوەندی کۆمەڵاتیەکان دروست کردێت؟ بێگومان بە کاریگەری لەسەر پەیوەندیەکان دروست کردووە لەسەر مەسەلەی هاتوچۆ
و تێکەڵاویەکان کەمتر بۆتەوە بەڵام بەسەرچکەش ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە پەیوەندیەکانی بەڕاستی لەلایەکەوە بەهێزتر کردووە لەو بجاران تۆ هەر لە دەوروبەری خۆت ئاگات لە دۆست و برادەر و خزم و ئەقرەبا بێ بەڵام ئێستا ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە کە پەیوەندێکی بەهێزە بەڕاستی لەسەر ئاستی هەموو جیهان دۆستێکت هەیە برادێکت هەیە خزم و ناسیاوێکت هەیە لەسەر ئاستی هەموو جیهان هەمیشە پەیوەندیەکان هەن ئەوە یەکێکە لە خاڵە ئیجابیەکان کە بەڕاستیەوەیە بەڵام لە حەقەدا هاتوچۆ تێکەڵاویەکانی تاڕادەیەک کەم کردوێتەوە سنوورداری کردووە بەڕاستی کاک جەمال زۆر جار قسە لەسەر ئەوەیە کە بۆ خۆی گرنگی پەیوەندی کۆمەڵایەتیەکان چییە؟ یعنی بەتایبەتە ڕەنگە ئێستا نەوەیەکە بێت کە گەنجی دوای ڕاپەڕینە ڕەنگە پیوا بێت زۆر ئەهمیەتی نییە پەیوەندی کۆمەڵایەتی بەڵام لە ئەساسدا پەیوەندی کۆمەڵایەتیەکان بۆچی گرنگن ینی گرنگە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە بەهێز بێتە ناو هاوڵاتیاندا بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ من پێم وایە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە ئەوەی کە لە ناو کۆمەڵگەمە ئێمەدا ماوەتەوە بەهێزبوونی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە و هەتا پەریان پێ بدرێ باشترە پەیوەندی کۆمەڵایەتیەکان جۆرێک لە محیبەت و خۆشەویستی لە بینی خەڵکدا دروست دەکا ینی ئەوە نییە ئێستا لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا کە دەجێڕنەوە هەز دەکەی هیچ جۆرێک لە محیبەت و ئەو تێکەڵاویانە کەم بووە بەڵام لای ئێمە تا ڕادەیەکی باش ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە تاوەکو ئێستاش پارێزراوە لە خۆشی لە ناخۆشی خەڵک لەگەڵ یەکتردا بەشداری دەکا من پێم وایە ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە بوونیان زەرورە و محبەتیش لە بینی خەڵکیدا دروست گرنگی کاک جەمال ئەو گەنجان نەوەی نوێ بۆم پەیوەندی کۆمەڵایەتی و گرنگەکانیان ئاشنا بکرێت بەڵێ من پێم وایە بێ زۆر زەرورە زۆر زەرورە ینی ئەوانە کە چۆن ئێستا ئێمە کاتی خۆی لە سەردان یەکتر تێکەڵاوی لەگەڵ خەڵکدا هەبوو ئێستا ئەوانەی برێ مەسەلە من کە سەردانی ماڵێک دەکەم پێم خۆشە کوڕەکەم برازاکەم خزم و کە سوکارم و خەڵکی ئێستا بڵێن مەسەلە لەو جێژنانەدا برین مەسەلا گەنجەکان ئەوانەی تازە پێدەگەن ئەوانەش لەگەڵ بابوو ئەوانە لەگەڵ خۆیانیان دەجێڕن ینی بەس بۆ درێژە پێدانی ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە من پێما بێ کارێکی باشە و خەڵک زۆر زۆر پێی خۆشحاڵ دەبێت لە کاتی خۆشی و ناخۆشیدا باشە کاک جەمال هەمیشە نان خواردنی بەیانی تایبەتمەندیی هەیە بەڵێ بڵێ هەر لە کۆنەوە ئێوە چۆن بوون چ یادگاریەکرد لەگەڵ ئەوەدا هەیە بە تایبەت لە زروفێک لە قۆناغێکدا کە ڕەنگە دۆخێکی ناخۆش و سەخت هەبوو بێت چی یادگاریەکرد لەگەڵدا هەیە هەتا ئێستا ئەم نەریتە لە منداڵیەوە تا بوو بە گەنج و تا گەشتیم تەمەنە هەر بەردەوام بۆ لەناو ئێوەدا و خێزان بڵێ من لە شەستەکانەوە بەبیرم دێ بڵێن مەسەلە لە 63 بەرەو داتەبێ من وایل 56 لە 63 بەرەو سەر بەبیرم دێ خەڵک ئەگەر لە ژیان و گوژەرانێکی تاڕادەیەک مستەوای مەعیشەت لە ئاستی پێویستدانە بۆ ئەو کاتانە خەڵک زۆر ماندوو بوو زۆر هیلاک بوو وە تەنانەت زۆر جار مەترسی لەسەر ئەو میلەتەشە بووە برین مەسەر لە ژیان و گوزەران بەڵام لە مناسبەتی جەژن و ئەوانەدا ینی خەڵک مشوری هەر خواردووە برین مەسەلە بوو بە کللتورێک کە چەند ڕۆژێک پێش ڕۆژی جەژن مەسەلە حاوەلەکردن بۆ دروستکردنی خواردنی باش و لە هەمان کادا ئەوجا سەردان و تێکەڵاوی و تەنانەت ئەوەی لە هەمووش خۆشتر بوو مەسلەی جەژنانەش هەر زۆر خۆش بوو ینی برین مەسەلە منداڵ لەو کاتەداوەکو ئێستا نەبوون خەڵک هیچ پارە و پول شتێکی زۆریان لەبەردەستیدا بێ ینی وەک چۆن دەڵێ لە ساڵێدا وڵا لە ئەوەی ئەمن لە بیرم دێ لە دەفلوس و 25 فلسی و زیاتر ئەوانەدا بوو دەفلسی و 25 فلسی کە زۆر دەیانداینێ بەڵام بۆمە زۆر بوو ینی بڵین مەسەلا لە دوایداگەر ئەو جەژنانەمە وەردەگرت هەریەکەمان بەراوردمان دەکرد لەم وێدا ئەمن چەندم پارە پێ و ئەتۆ چەندت پارە پێ و ئەو پارە پێبوونا ڕۆژێکی زۆر بەختەوەەر بوو بە تایبەتی بۆ منداڵەکان و ئەو جا پیاوەکانیش بڕێن مەسەلا ئەوانەی کە برا گەورە بوون لە سەردان تێکەڵاوی لەگەڵ یەکتر محیبەتێکی زۆر خۆشی دروست دەکرد لە ناو خەڵکەکەدا باشە کاک جەمال ئەوەندەی کە جەنابەت لە یادت بێ لە سەردەمی منداڵی هەتا سەردەمی گەنجێتی کاتی جەژندا شوێنە کەبوو لە ڕانی ئێوە سەردانیکەن بڵێ لە ڕانیا چەند شوێنێک دروست هەبوو تقریبان لە لای چەقی ڕانی بۆ لای سەریانی نزیک باخی گشتی و لەو منتقانە ئەلەوێ لەیلوچیان دروست دەکرد لەیلوک بوو لەوە ئەو لەیلوک شتێک بوو
منداڵ سواری دەبوو ئەوەی کە دەسوڕێتەوە ئەوانە ئەوە دەبوو ئەوجا مەسلەی جۆلانە و لێنیشتن و بەخوا ئەوەی لای دیشمە سوارکردنی سارەش بڵێم مەسەلا لێرە پیاوێکی زۆر قەدیم هەبوو هەمە قیڕیان پێدەگوت سارێکی لاندرۆڤەری هەبوو بڕیم مەسەلە بڕیم بە دەفلس ئەمەی دەبێت بۆ داری سەیداوە و دەهێنینەوە و کاتە زۆر خۆش بۆ مەگەنی سواری ئۆتۆمبیل دەبوون بە پارە بڵێ سواری ئۆتۆمبیل و بڕیم مەسەلە لەسەر گەڕانی و دەیبردین بۆ و دێنینەوە ڕێگاوبانەکە چۆن بوو کاک زەمالە وەک پێویست نەبوو بەڵام هەربای ئەوەندە شەبوو بڵین مەسەلا کە ئەو ساری لاندرۆڤەر و ئەوانە تاقلۆکە بوو سارە بڕین مەسەلە سارە زۆر بەکەمیە بوو بریم بە دەفلس دەیبردین دوای داگەداهاتین و منداڵ دەمان کردە هەرا پارەکەمان دەوێتەوە دینارە خۆر ناوێتەوە و ئەوتر بە قسەی خۆش و ئەوانە کاتەکەمان بەسەر خۆی کاک زەمال باخی گشتی مەبەستا ئیسماعیل سەرهەنگ بەڵێناوە مێژوەکەی لە ساڵی 57 هەڵە نەبم ینی لەو سەردەمێکی ئێوە گەنجبوون باخی گشتی هەبووە نیە شوێنێک بوو خەڵی کۆ دەبوونەوە لەو شوێنە بڵێ لەوێ و زیاتر لە بەردەرچی سەرا بەولاوەتەوە لەوێەوە چۆڵگە بوو ئەو شوێنی کە ئێستا لە قەبرستانی سید عەلی بەرەو لای خوارێ ئەوێ چۆڵگە بوو بۆشایی بوو لەیلوک و جۆلانە و ئەو جۆرەشتانە لە زیاتر لەوێ دروست دەکرا لەوێ دروست دەکرا سەرچاوی ئاوی قولە نەدەچوون بۆ ئەوێ سەرچاوی ئاوی قولا نا بەس ئاوی کوێرەکانی دیارن نەدەگەیشتەوێ بەڵام بڕێ مەسەلا ئەو تەنچی قڵات لە قەدیمەوە دروست کراوە یعنی وەکو بەلو ئەوشتیوە بەڵام سەرچاوی ئاوی قولا هەر هەمیشە بڕێن مەسەلا دەڕۆژت بۆ دامەن ڕانیە بە دوسێ جۆگەیەکان بۆ ڕانیە بۆچین سەیداوە بەڵام ئاوی کوێرەکانی دەهات تەنانەت بڵێن مەسەلا ئاوی کوێرەکانی دەهات بۆ منطقەی ئەو شوێنی ئێستا کۆمیتەی لێ و ئەوانە و زرعاتی لێ دەکرا بڵێن مەسەلا دەڕۆژت ئەو شوێنی ئێستا کراوەتە ئۆردوگا کە ئێستا گەرەی ڕاپەڕینی پێ دەڵێن ئەلوێ هەموو زرعاتی لێ دەکرا و ئەوانە بەڵام ما باقی ئاوی کە بە بەلو ئەو بە ئەو جۆرەشتانە ڕاکێش کرا بوو بەڵام شتێکی سەرەتایی بوو لەو ساڵانەدا ساڵانی شەستەکان بەرەو حەفتەکان ئەوەندەی تۆ بیرت دێ کوێرەکانی هەر هەبووە کاک زەمال کوێرەکانی بەڵێ کوێرەکانی تەنان زرعاتێکی باشی لەبەردەکرا بەڵام بە ساڵ بوو ساڵی وا بوو تقریبن لە مانجی هەشت و ئەوانە وشتی دەکرد ساڵی وا بۆش ناوەکان لێ کوێرەکانی تقریبن ئەرەوەڵە ساڵانە زۆر ساڵ هەبوو ئیشی نەدەکرد بەڵام لە عامدا لە دەوروبەری مانجی هەشت خەڵک کە توتنوشتی لەبەر دەکرد بە پەلەپەل بڵێن مەسەلەگە مانجی هەشت خەریک دەبوو ئیشک بێ خێرا تێک و لێچاندنە و ئەوە دەکرات بەڵام زرعاتی هەر لەبەر دەکرا کوێرەکانی و خەڵکەکی زۆریش لە ناو بازاری دڵی زۆر پێخۆش بوو ئەوە بەناو بازاریدا تێدەپەڕی و بڵاوی دەکرد بەسەر گەڕەکاندا کاک جەمال بەگشتی ئێوە ئەو کاتە خەڵک هەموو یەکترتان دەناسی یان لانی کەمی زۆری نەتان دەناسی تقریبن ڕانیە بڵێ یعنی خەڵکەکەم و یەکتری دەناسی ینی برین بە تەمەنی من ڕانیا گەڕەکی قەڵات بڕێ مەسەلەوە گەڕەکی قەڵات هەبوو گەڕەکی سەرا کەمەچی تقریبن هەر بۆ 150 مەترێک بوو گڵنجان و ڕەشەمێرێک یعنی ئەو شوێنی خستخانەی ڕانیا چۆڵگە بوو لە خستخانەی ڕانیا ئەو شوێنەی مەڵبەندی ئێستاش یەک تاقەماڵ لە بەری ئەو بە لە شوێنی مەڵبەند یەک تاقەماڵی لێبوو ئەوە بەڵام خەڵکەکە هەمووی یەکتری دەناسی یعنی هەموو خەڵکەکە ژمارەیەکی زۆر خەڵک نەبوو هەموو خەڵکەکە یەکتری دەناسی ئێوە هەر لە سەرتاوە لە گەڕکی خەڵات نیشە جێبوون کاک زەمان ئەمە هەر لە قەدیمەوە گەر بام هاتۆتە ڕانی لە گەڕەکی قەڵات نیشتە جێبووین لە قەڵات نیشتە جێبووین بڵێ لە داروبەری تقریبن 35 بۆ چلەکان ئاوا لە گەڕەکی قەڵات نیشتە جێبووین ئێمە بڵێ کاک زەمان بۆ پێویست بەڕێستانێکێک لە کارکتەرە سەرەکانی ڕاپەڕینیش بوون بڵێ سەردەمی بەعس جەژن و ئەو یادوبوونە کۆمەڵاتیانە چۆن بوون بە شێویشی ئاسایی بەڕێوە دەچوو بەڵێ کاتە ئێوە بیگومان لە هەشتاکان گەنج بوونە بڵێ چۆن بوو کاتە دۆخیشی ئاسایی هەبوو هەمیشە ڕژێمی بەعس کێشە و جلوگرفتێکی بۆ ئەو میلەتە ساز دەدا ینی پێش بەرە جەژنان ینی کێشە و جلوگرفتێکە بوو بەڵام خەڵکی کوردستان بەڕاستی خەڵکێکی زۆر ئازایە چۆن دڵی پێوە ڕاهات بوو بەو کێشانە بڵین مەسەلا ڕژێمی بەعز پەل لە پەلاماردان لە گرتن لە ڕاونان لە قسفی تیارە لە هەموو ئەو جۆرەشتانە هەبوو بە غەدر و ناحقێکی زۆر گەوریان لە خەڵک دەکرد بەڵام بەڕەغمی ئەوە چۆن دەڵێ خەڵک پێوە ڕاهات بوو
خەڵک هیوایەکیە بوو خەڵک خۆراگر بوو گوێی پێ نەدەدا ینی دەستبەرداری خۆشیەکانی خۆی نەدەبوو یعنی مناسبەتی جەژن و ئەوانە هەر دەکرا ینی بەعسەوڵی دەدا کە ئاستەنگ دروستکە بڵێ ئەرێوەڵا هەمیشە لەگەڵ ئەوەدا بوو کە نەهێڵە خەڵک دڵی خۆش بێ ینی بە جۆرێک لە جۆرەکان خەڵکی غەمبار هەر دەکرد کێشە و گیرگرفتی بۆ خەڵک دروست دەکرد بەڵام خەڵکەکە چۆن دەڵێ پێوە ڕاهات بوو خۆراگر بوو دەستبەرداری خۆشیەکانی هات نەدەبوو یعنی وەکو جۆرێک لە تەحەدا ئەویان دەکرد دەربەزنین و خۆشیەکانی خۆیان هەر بەردەوام دەکرد جا خۆشیەکان بە جۆرێک لە جۆرەکانی ئەوە برین مەسەلە وەک ئێستا نەبوو برین مەسەر ئێستا لە گەرەج قڵاتی و ئەوانە گردە دێمە هەبوو ئەو گەنجانە هەمووی برین مەسەلە خەڵک دەچوو بۆ سەیران بۆ شایی بۆ هەڵپەرچێ ئەو جا هەموو جۆرە یاریەک لەو سەرگردا ئەنوان زۆر ئەو یاریانەی کە قەدیم دەکران کە بە شێوەیەکی زۆر ساکار بوون خەڵک بەردەوام بوو لەسەر ئەو یاریانە ئەو جا لە کاتی ئیشکردن و شتی واش ئیشکردن کە خەڵک زۆر زۆری شیلاک بوو بەڵام خەڵک هەر بەردەوام بوو تەنانەت ماندووبوون و هیلاکەتیش تێدا دەربەز نەبوون لەبەرەوەی جەوێکی خۆشیان دەڕەخسان ینی کاک زەمال پەیوەندیەکان ئەو کاتە باشتر بوون من پێم وایە بە بەهێزتر بوو بەڵێ پەیوەندیەکان لەبەرەوەی خەڵکەکە خەڵکێکی زۆر زۆر سادە بوو سادەتر بوو لە ئێستا زۆر زۆر دڵپاک بوو یعنی دڵپاک بوو هەستت دەکرد بڵێ مەسەلا جارێت لە تێکەڵاو کۆمەڵایەتەکان ژن پیا و ضرورەتی ئەو کاتە وای دەخواست ضرورەتی ئەو کاتە بڵێن مەسەلە زرعات دەکرا لە توتن چاندن و گوڵە بۆ ڕۆژە و دەغڵودان و زرعات و ئەوانە خەڵکەکەوا بوو پەیوەندەکانیان زۆر پەیوەندێکی ئاسایی بوو لە خۆشیەکانیشدا خەڵک ئەوەی نەبوو ینی چۆن دڵی دڵی پاک بوو دڵی پاک ینی گەرچی خەڵک هەژار بوو ینی مستەوای مەعیشەت ژیان زۆر بە زەحمەت بوو خەڵک زۆر زۆر هیلاک بوو بەڵام دڵی زۆر ڕەحەت بوو ینی لەبەرەوەی چۆن دەڵێ ئەو تەماعی ئێستا هەیە چێبرچە بۆ دەستکەوتنی ماڵ و سەرۆت و سامانی زۆر ئەوێ دەمێ ئەوە نەبوو خەڵک زۆر بە سادەیی ژیانێکی ئاسایی بەسەر دەبرد و کێشەی نەبوو ئاوە باشە کاک زەماجان دەست خۆش بێ ئێمە تقریباً لە کۆتایی بەرنامەکە نزیک دەبینەوە لە کۆتاییدا ئەگەر بتەوێ شتێک بڵێ یان پەیامێکت هەبێ بە تایبەت بۆ گەنجان بۆ نەوەی کە ئێستا هەیە ڕەنگەنەوەیەک بێت وەک باسمان کە ڕەنگە ئاشنای زۆر بابەتەیە نەبوو بێ لە ڕابردوو کە چۆن بووە ئەم گەنج و ئەمنەوەی کە ئێستا هەیە دەبێت چی بکە و بە چ ڕوحێتێکەوە مامەڵە بکات من پێم وایە گەنجەکان چۆن جاران بەڕێز و حورمەت بە دڵێکی پاک بە وفاداری بە پاچی و ئەمینی ژیان ئەوە خۆشە لە کارە چاکەکان خۆشە من پێم وایە بێ خەڵک دوورکەوێتەوە لە کاری شەرنجێزی و کاری خراپ بەتایبەتی ئەو گەنجانەی ئێستا لە هەمان کاتیشدا برین مەسەلا هەمیشە ڕاستە زروفەکان ناخۆشە بەجێهێنانی ئەرکە نیشتیمانیەکان خزمەتکردن نیەتی بە دڵێکی پاک خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکیانی برین هەر گەنجێک ئەو نیەتەی لە دڵیدا بێ چەندی بۆی دەکرێت بپێی تواناکانی خۆی بیر لەوە بکاتەوە خزمەت بە کۆمەڵانی خەڵک بکە چی چاکە ئەوە لەگەڵ خەڵک بکە لە کاری خراپە و ئەوانە کە بزانێت زەرەری بۆ کۆمەلگا هەیە لی دوورکەوێتەوە من وان پێ باشە دەستەکان خۆش بێ زۆر جەژنت پیرۆز بێ هیوای سەرکەوتن و تەمەندریژی لە کەسایەتی جوانەکانی ڕانیەی و خاوەن مێژوویەکی جوانی لە شارەکەدا هیوای سەرکەوتن و تەمەندریژی دەخواست عەزیزی زۆر سپاس هیوادارم هەمیشە لە جەژن و خۆشیدا بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش فیچەرێکمان هەیە کە لەلایەن هاوکارمان ڕێبینیار ئەحمەدەوە بۆمان ئامادەکراوە لەسەر دکتۆرێکی بەتوانە کە لە کاتی کۆرۆنادا ڕۆڵێکی بەرچاوی هەبووە دکتۆر سازان لە دەربەنی خانە با بێکۆبی نەریبین. لە شارۆچکەی دەربەندیخان لە ڕۆژی 21 سەی ئەم ساڵ یەکەم حاڵەتی توشبووی کۆرۆنا تۆمار کرا. ڕۆژی 23 سێ وەزارەتی تەندروستی دەربەندیخانی بە ناوچەی مەترسیدار ناوبرد، بەڵام هەندێک کەس ڕۆڵێکی کاریگەریان هەبوو لە دوورخستنەوەی مەترسیەکان. یەکێک لەوان بەڕێوەبەری تەندروستی شارۆچکەکەیە. ڕۆژی 23 چوار لە دوای تۆمارکردنی 33 حاڵەت و دوای بڕیارە دروستەکانی ئازایانە ڕایگەیاند
چی دیکە شارۆچکەکەمان ناوچەی مەترسیدار نییە و لە ژێر کۆنتترۆلدایە سەرجەم توشبووەکان چاک بوونەتەوە. ئەو تیمانی دروستمان کردبوو بە هەوڵی کارمەندانی تەندروستی و پزیشکە پسپۆڕەکان و توانم بڵێم وشیاری ئاستی وشیاری خەڵکی شاری دەربەنی خان کە لە ئاستێکی باشایە ئەمە هاوکار بوو بۆ سەرکەوتنێکی زۆر باش بۆی بتوانین سەرکەوین بەسەر ئەو حاڵەتە زۆرانی کە لەو کاتەیە تۆمار کرابوو لە دەربەنی خان و لە هەمان کاتا کە لەگەڵ تۆمارکردنی ئەو حاڵەتانە ئێمە بە بەردەوامی سەپۆرت و پشتگیریمان هەبوو لەلایەن چەندین کەسایەتیەوە کە هاوسەرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سوپاسڵە بۆ بەڕێزیان خۆی مەیدانی هاتە ئێرە بۆ ڕەوانەوەی خەمی خەڵکی بۆ ئارامکردنەوەی خەڵک لەوەی کە ئێرە ناوچەیەکی جوان و مەترسیدار نییە ئەو کاتانە بەڕاستی توانم پێ بڵێم هەر نەڕۆشتی نەماڵەوە یعنی کە ڕۆژ ئەبووەوە لە دەوام بووین لە هەشتی بەیانی وکە چۆن لە ئینزارابیت لە دەوام بووین هەتاوەکو 12 شەو زۆربەی کات توانم بڵێم خواردنی نیوەڕۆ و ئێوار و بەیانیمان کۆ کردبووە لە ژەمێک یان دوو ژەمە وەکو تریژ ینی ئەو کاتۆکو خۆتانی زانن کەرەنتین بوو خەڵک لە دوکان و هەموو شوێنەکانیش داخرا بوو زۆربەی کات لە ماڵەوەش خواردنیان بۆ هێنان بۆی لە نەخۆشخانە من خۆم لەگەڵ ئەو چەند هاوکارم کە زۆر نزیک بوون لێمەوە چەندین جار لە خەستخانە نانمانە خوارد بەڕاستی نەمانەتوانی بڕێنەوە ماڵەوە چونکە ڕۆشتنەوە ماڵەوەکە چۆن بووە ڕۆشتە ماڵەوە لەپەر ئێمە بەردەوام بڵێن لە ئینزارا بووین حاڵەتێک تۆمار ئەکرا لە بەهۆی ئەو تێستانی کە وەرگیرا بوو نەتیجەکان پێڕائگەێنرایەوە بەڕاستی پێ بڵێم من قورسە بۆ ژنێک ئەوەی کە بە من کرا ئەتوانم بڵێم شەرنی هەموو کەس توانێ بیکە بەس من بۆی ئەو بارودۆخە تایبەتی خۆم کە هەمە کە ئەتوانم بڵێم لە ماڵەوە دایکم و باوکم و خوشکەکانم زۆر هاوکار من بەڕاستی و ئەرکی ماڵەوەیان لەسەر من هیچ نەهێشتووە من ئەتوانم بڵێم بەتەنیا تەرخانم بۆ کارەکەم. زۆر کەس لە دەربەندی خان شایەتی بۆ حەکیمانە کارکردنی بەڕێوەبەری تەندروستیەکەیان دەدەن. بەدڵنیایەوە تو کاتێک کە تیکەسی بەرپرسی یەکەمەکەت کە دکتۆرەیەک بێت ناو دایرەکەی خۆت بۆ ڕۆحێتە مەسەلەن تا درەنگانێکی شەو لەگەڵ تۆ بمێنێتەوە و هەوڵدانی و بەدوەداچوونی بۆ شتەکان بۆ پەڕی مەسوولیەتەوە بۆ پەڕێلادەی هەستی مەسوولیەتەوە بێ تۆش هەمان شتەکەی بەدڵنیایەوە وجودی دکتۆرە سازان پێم وابێ ناڵێم بە تەکیدی بەڵام دوورە ئەگەر کەسێکی تر بواە بەم شێوازە بەم سەرکەوتویە ئەویش لە قودرەتی دروستکردنی ئەو هەماهەنگیە ئەو کۆدەنگیە ئەو هاوکاریکردن ئەو ڕۆحەمانەوەی کە لە ناو ئێمە دروستی کرد بوو تەنانەت ئێمە لە مەترسی نەخۆشینەکەیش نەترساینانی گوڕێکی وایە بە تیمەکانی ئێمەدا بوو لە ڕاستیە کە ئێمە هەمومان حەزمانە کرد ئەوەی کە ئەوەی لێ ئێمە بیکەین نەک لە بەرەوەی کە مدیرمانە لەبەر ئەوەی کە ئاوا هاوهەنگە لەبەر ئێوەش خەمخۆرەوەکو ئێمە. لە نەخۆشخانەی گشتی شارۆچکەکەیان وەک پزیشکێک کار دەکات. تەمەنی 37 ساڵە و ساڵی 2008 کۆلێجی پزیشکی زانکۆی سلێمانی تەواو کردووە و لە ساڵی 2017 ماستەری لە نەخۆشیەکانی ژنان و منداڵبوون بەدەستهێناوە. کاتی ئێمە ویست بێتمان لە هەر کاتێکا بوو بێت تەلەفۆنمان بۆ کردبێ هاتووە سپاس بەخوای تایسە مشکلشمان دروست نەبوو لەگەڵ خۆینە لەگەڵ نەخۆشە کاتەکان ئەگەر درەنگی شەو بوو بێت هەر کاتێ تەلەفۆنمان بۆ کردبێ هاتووە بەڵێ بێگومان وەکو تاعاملی نەکردو بڵێ من بەڕێوەبەرێک نەخێر بەعکسەوە ئێمە بەڵێ زیاتریش تۆ سازان بە حکومەوەی خەڵکی شارەکەیە زیاتر بەدەممانەوەی لە ڕاستیە. لە ماڵەوەش زیاتر سەرقاڵی وەڵامدانەوەی نەخۆشەکانیەتی و هەندێک کاتیش بۆ نوێکردنەوەی زانیاریەکانی تەرخان دەکات. دەڵێت خەونی زیاتر گەشەپێدانی وڵات و شارۆچکەکەم هەیە. کەمتر کاتم بۆ جێبەجێکردنی خولیا و حەزەکانی ژیانم هەیە. جاران فیلم و زنجیرە دراما ئەوانە سێرم ئەکرد متابعەشم ئەکرد بەس ئێستا بۆم ناکرێت بە حکمی ئیشەکەم دا ئەبڕی بمانی نەمانەوە کە دکتۆر بێ خەڵک زۆر پەیوەندی پێوە ئەکا ئەو کاتەشی لە ماڵم ئەتوانم بڵێم زۆربەی تەرخانە بۆ خەڵک حەزت لە چ خواردنێکە؟ خواردن ئەوەی خۆش بێ و باش بێ ئەی خۆم ئیتر خواردنی خۆش بە ئاوچی هەبێت و تەندروستیش بێت گوێ بەو ئەیەم دەست بۆ خواردانە زیاتر بم زیاتر ئەگەر خواردن زۆریش دانرا بێت زیاتر ئەوانە خۆم کە بۆ سەحەت باشن. ینی خواردنە کوردەوارەکانی خۆمان بینێت چۆنە لەگەڵیان کوردەواریەکان وەکو مەسەلەن یاپراغ ئەی خۆم
زۆریش نابەس ئەی خۆم یعنی کفتم زۆر حەز لێ ئەوە هەبێ ئیتر زۆری لێ خۆم قەیسی خۆم ینی ئەوانە هەرگوو زیاتر بڵێم نەکرد بۆ تێربوونێکیش وەکو حەزێکیش مەسەلەن قەیسی زیاتر کە حەزم لێ بێ لێ قەیسی خۆم کفتەوتمان خۆشە ئیتر خۆت خواردن حازرەکەیت لە چیا کابانێکی باشی تەسەورەکەم ئەگەر بیکەم زۆر باش بم بەس لەبەرەوەی خوشکەکانم هەیە شکر بۆ ئەوان زۆرتر ینی ئەیکەن خواردن حالیان ینی ئێستا فترێکی زۆرە لەگەڵ ماڵی باوکت ئەژیت من لەگەڵ ماڵی باوکمم لەگەڵ دایکم و باوکم هەر تەنیا دوو خوشکم هەیە برام نییە ماڵی خۆمان و ماڵی هەردوو خوشکەکەم بە تەنیشتی یەکەوەنەوەکۆی کە ئەیبینن ماڵی خوشکی گەورم دەستی ڕاستمانە خوشکی ناوەڕاستم دەستی چەپمانە خۆشم لەگەڵ ماڵی دایک و باوکم ئەژیم ئیتر ئەتوانم بڵێم زۆربەی کات خواردنەکانمان بەیەکەوەیە کاتێکێکیان خواردنێکیان دروست کردووە کە هەمومان بە ئام حەزمان لێتی لە ماڵە کۆبینەوە ئەیخۆین ئەی خۆت بەشی ناوخۆی بینیوە قسمی داخلی ئەیچۆن ئەبینیوە قسمی خواردنێکت حازرەکە لە داخلات زیاتر خواردن لە داخلی خۆتەزانی شتێکی سەری حازرەکە یا سوورەوە کراوەیەک یان برنجش لەیەکی سەری ئیتر هەر ئەوانتوانی زیاتر ئەوە حازرکەین خاستن ئێمە تەلەبەی کۆلێژی پزیشکی بووین کابانیانی ئەڵێ من لەما زۆر مەزبووتم لە خواردن حازرکردنەکانە واللهی یاپراغم خراپنی یاپراغی کە لەرم ئەکرد خۆشم کردەوە جاران ئێستاکە بەم ناکرێ هینیش ئیتر بڵێم ئەی بینێت لەگەڵ شیرینی شیرینی زۆر نایزانم چکە زۆریش حەز ناکەم شیرینی بخۆم مەگەر ئیتر بێتە بەردەستم شتێک بێت ئەگەر نا حەز ناکەم زۆر بخۆم کارکردن لە ماڵەوە چ کارێکەکەی شی ماڵەوەکەی واللهی ئەم فترانەیە زۆر بەڕاست لە ماوەیە زۆر مەشغوڵم زۆر بەکەمی بۆ مەکری ئیش و کاری ماڵەوە بکەم سپاس بە خوشکەکانم ئەوان زۆربەی ئیشەکانەکەن هەردوو خوشکەکەم بەس من خۆم زۆر ئیش ناکەم مەگەر شتێک بۆ حەزی خۆم خەریکی گوڵێک بم ئاوانی گوڵێکە خەریکی ئیشێک کە خۆم حەزی پێ بکەم بیکەم ئەگەر نانەوەڵا زۆر ئیشی ماڵەوە ناکەم فرەکاریەکەی پێویستی بە وزەیەکی زۆر و توانایەکی گەورە هەیە دەیەوێت لە شوودارێکی ڕێک و تەندروستیشی هەبێت بەم هەموو کارەمەوە بەم هەموو مەشغوڵیەم کە هەمە هەتا کۆت بێتە شەویش هەریە وەرزشی خۆم ئەەکەم ڕۆژانە هەوڵێم لە هەفتەیەکە ئەوەنی کە جسمم پێویستی پێێتی لە هەفتێکا 5 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ بێن بۆ وەرزشکردن هەر جارێکیش کە بێم سەعاتێک بۆ سەعاتونیوێک ئەمێنمەوە لە ڕێزەکردن ئەو وەرزشانی کە ئەنجام دەم زیاتر وەرزشەکان بڵێم کاردیۆ ئەەکەم هەوڵێم ینی کاردیۆتیابێ هەڵگرتنی قورسایی تیابێت بۆ ئەوەش بۆ دروستکردنی ماسولکە باشترە طبعاً چکە کە تۆ وەرزش بکەی پێویستی پێێتەوە وەرزشوانەکان خۆیان باشتری زانن بەس ئەوەی کە بۆ تەنها بۆ سەحەتێکی باش بۆ لەشێکی تەندروست پێویستە و بۆ تا ڕادەیەکیش بۆ ئەوەی شێوازی جسم لە شولارێکی ڕێک بێنێتەوە. ئێستا هەنگاو بە هەنگاو قۆناغەکانی ئاسایی بوونەوەی ژیان لە دەربەندیخان دەستی پێکردووە و چل ڕۆژ دەبێت هیچ حاڵەتێکی توشبوو بە کۆرۆنا لە ناو شارۆچکەکە تۆمار نەکراوە. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین هەروکوتمان لا تەوەری یەکەمماندا خێزانێکی سەرکەوتوو لە لامان ئامادە ئەبن ئەوان باز لە ئەزمموی خۆیان ئەکەن باز لە کارەکانیانەکەن و باز لۆش دەکەن کە یادگاریان چیە لەگەڵ جێژنی ساڵانی تر و تا چەند جیاوازترە لەگەڵ جێژنی ئەم ساڵ هەر بۆ مەبەستەش حەکم کەمال ڕەشید دادوەری خانەنشین کرا و مامۆستا نازەنین ئەکرەم سەرپەرشتیاری پەروەردەی خانەنشین باشەوەیکی ڕاستەخۆ لامان سڵاوتان لێبێ و بەخێر هاتن جژنیشتان پیرۆز بێت. سپاس دەکەین جژنی هەمولای پیرۆز بێ بەخۆشی. سپاس دەکەم کاک حاکم سەرتایمە لای بەڕێزت ئەمێ بزانم کە یادەوەریت لەگەڵ جژنی ساڵانی تر چۆن بووە لە مناڵیا چۆن جژنتان بەسەر بردووە؟ من پێشەوەی بەحسی جژن بکەم بەڵام جژن چەند نەوعێکە جژنی قوربان و جژنی ڕەمەزان جژنی دینی پیرۆزە و جژنی نەتەوەیشمان هەیە جژنی مەسەن نەورۆز ئەمانە وملتان تريش جژنی استقلالیان هەیە ینی کە سەر بەخۆ بوون بەڵام بەداخەوە تا ئێستا کورد ئەومان نەدیوە ئینشەڵڵا لەوانەیە بڵێن لە نزیکانە ئەو جژنەش دەست بێنین چونکە بەڕاستی ملەتی کورد ئێستا هەموو مقەوماتێکی دەوڵەتی تایە لە ئەرز لە سەروەت لە زمان لە هەموو شتەکانی کرد
ئەگە ظروف وانە بۆە ناحی قانونی من قساکەم ئەوەی عرضێکمان با بە ئەمم متحیدە ئەمانە ئێمە میلیەتێکی 50 ملیۆنین ئەم سوورتانەمان تیامان بە دەوڵەت نەگیستا ئەو وڵاتانەی کە کوردیان تایە ئەوە تا بە هەموو نوعی لێمانان بە ئاگر و ئاسن بينما عليه حب لغيرك كما تحب لنفسك تو بو أري من فلان قوم بوشي كنت بلي من فلان قوم ممكن أما لا باب جزنا كانوا أقسم كان جاينا أستاذ جزني من على إيمة جزني من على إيمة خوش كي شيبو شرفوا فلقبو إيش كسوار بيونا بزماري بيو بزلا كان يدراني هو كويستانية زور كسرة والله جاران خوشتر بوليستا نكاك استا خوشتر بلان بروفي سياسة تشيا وامسراعي حزبات وسياسة تشيا اجنا او هم شارياريه هي بو من الانستا او امكانيته هي يا ما بنزافز وجزنا يعني اساب بديو ببنجيه كان يفهم من على كان هم بايلان هي يعني نارم نقصاني من زور بلام اوج نيته بري والله جاران خوشتر بو جژنی ئێستا زۆر خۆشتر چ شتێک هەیە کە لە جەژنە ڕوویدا بێ و قەت لە بیرە نەچوو بێتەوە چ شتێک هەبووە کە بەلاتەوە تایبەت بووە لە جەژنەکانە واللهی ئۆتۆمبیل هەبوو جاران پاس و پیکا بە کۆنەوانە سوارە بووین بە دەفلس بردین بۆ قریاسان ئەوانە جا پەیژیان دانابوو سوار من هذا دس أنا قلت أنت سوار بني يا عربانة هو أسبق رأي شاشة هلا أنا قلت أونا زاد بيجاك ألقى رأي سم الله سو كوت إيش أنا استري بني ناربو أو أنا ملا بالناس يعني أو وقت أوابو من علي أو وقتها ڕاستەکەی دەستەکانە خۆش بێت مامۆستا نازەنین ئێمە لای بەڕێزت ئەمە بزانم کە لە یادەوەری تۆ جەژن چۆن بووە سپاس بۆ میوانداریە جژنی پیرۆز بێ جژنی ستافەکەش پیرۆزبایی جژنی ڕەمەزان لە هەموو موسڵمانێکی ڕازگۆ کەم لە سەر ڕووی ئەم زەمینە بەنسبەت جژنەوانێ بەنسبەت ئێمەوانێ ئێمە وەکو کچ وەکو ژن وەکو مناڵ خۆشی جەژنمان ئەوە نەبوو بۆمان نەبوو بچینە دەرەوە نە ئەچوینە دەرەوەکو مناڵانی تر پەروەردەی خێزانیمانوا بوو بەزیتر زۆر ژیانمان خۆش بوو لە ناو ماڵایتر ئەو کاتی کە یان و دوو ڕۆژ لەو پێش دایکم ڕەحمەتی لێبێ لەگەڵ مردووی هەمووانە ئەچەوە بازار جلی بۆ کردین اینجا ئێمە پێنج خوشک و برایەک بووین ئەم پێنج خوشکە لەسەر مەتر بۆ یەکڕین هەموومانەوەکو یەک قماشەکەی بۆ ئەدرین یەک مودێل خۆی دانیش بۆی ئەدروین ئیتر ئێمەش پەلەپەلمان بوو کاممان پێشکاممان لە بەریکەین خۆش بوو بەنسبەت ئێمە جەژنی من ئێستش و ئەو ساژەڵم هەر جەژنی زووم لەلا خۆشرە هەموو شتێ تامی هەبوو بەس کاک حاکم وای نەوەیت وتی ئێستا خۆش ڕەن بێ لە بینی ژن و پیاوە ئەم چۆتە دەرەوە ئێمە لە ناو ماڵ بووین ئەوان سربەستر بوون هەمیشە هەر پیا و سالاری بۆ ئەم ژیانە ئەوان زیاتر چوونەتە دەرەوە بەس ئێمە لە ناو ماڵە بەس ئێمە دڵمان خۆشتر بوو ئێمە هەموو شتێک بۆنی خۆش بوو جلێ لەبەرە کرد بۆنی خۆش بوو چێشتەکە هاتنەکە میوانەکە چی بوو بۆچی ئێستاوانیە ئەو ساوا بووە لەگەڵەوەشی کە شت لە ئێستا زۆرە جلکردن زۆرە ئەسبابەکان زۆرن بەڵام وەک ئەبینی لە کۆنەکان ئەو کەسانی کە لە پێشتر ژیاون لیان ئەپرسی ئەڵێ هەر ئەو سا خۆشتر بووە ئێستا خۆش نییە ئەزانی ئەو سا چۆن ئەو شتانە کە سیکە وەکو ئیسەنی هەموو شتێک حاضر بێ تۆ سەری هەموو شتێک حاضر بێ لە بەردەمە بزانە خۆشە سیرەکەی ئەنواع برنجە ئەنواع شلێ ئەنواع تۆ نازانی کامی بخۆی ئەوسا کە بۆیان لێنا شتەکە کەمتر بوو بەتامتر بوو چێژی زیاتر بوو تۆزێکیش بە زەحمەت وەرە بۆ دەکرا بۆیە چێژی هەبوو ئێستا مەسەرێکە ئەڵێ لە پڕێ بێ بی بە کوڕێ ئەو ئێستا کەوای لێ ئیترۆ تامی نامێنێ تۆزە بۆی بڕۆی چێژی لێ ئەبینی بە ئومێدەوە سەیری ئەەکەی من دائیم وام وتووە هەمیشە کۆن خۆشتر بووە لە ئیستا هەمیشە ژیان خەڵک ئەو سازانی چەند بوو خەڵک دەسۆزیتی هەبوو مرۆڤ بە معنای کەلیمە مرۆڤ بوو ڕێسە بۆ حرمەت هەبوو گەورە و بچووکی هەبوو دراوسێتی هەبوو ئێستا سیرەکەی پەنجامات چ دەکات لاکەی تۆ باس دەکا یعنی لەبەرەوە کۆمەڵگە گۆڕاوە من و تۆش بین وێکێکی کە ناتوانانی سەیتەرەی بکەین بەسەرە هەموو شت گۆڕاوە بۆیە ئێمە ئەڵێن ساڵانی زووتر خۆشتر بوو دەستەکانە خۆش کاک حاکمی و مولای بەڕێزت ئەمێ بزانم کە لە مناڵیا جەژنانە دووەرگرتووە وڵای وەکو پێشتر وتم جەژنانە وەختی خۆی پارە ڕیال هەبوو 200 فلسیان پێوت لە پەنجایی گەورەتر بوو سرەوە پارێکی زۆر گەورە بوو ئەگەر یەکێ جاریوا بوو ڕیالێکمان وەرەگرت ئەو ڕیاڵە ئەچوین سواری سەرفەفەرەقە بووین ئەچوین کەبابمان پێ خوارد لەگەڵ مناڵانی ترا شتمان پێکڕی زۆر بە ئەو جەژنانە بوو
بەڵام ئێستا تۆ پارەیە کە وەرەگری ئەمەشت داهاتووە مناڵێکی پشکۆلەیە و سێرەکەی مۆبایلی هەیە ئەبێ کارتی بۆ بکرێ متطلباتی ژیان زۆر بووە ئەو پارەیە کە ئێستا وەرەگری و قەناعەتیش نەماوە یانان قەناعەتە بوو دووتی عیبنەوەی پێڕاوین بۆ کرێت و دیزداشەیەک دڵی پێخۆش بوو ئێستا مناڵە سێرەکە دایک و باوکی باتە مەخازن تەڵەواتی زۆر بۆ مەگەش زۆر بۆ ئیمکانەتیش بە عەدالەت تەوجیه نەکراوە هەیە زۆر ئیمکانەتی هەیە بەبێ ئیشیش بکە هەموو شتێ بۆ خۆی و ماڵ و مناڵی تەوفیرەکە هەیە زۆر ئیشیشەکە و خۆی هیلاکەکە ئەوەنە پێیان ناکە کە ژیانێکی محتەرم بژی بۆ خۆی و ماڵ و مناڵی هەل لێرەوە ئەڵێم بێجگە لە جەژنەکانی خۆمان جەژنی برامەسیحەکان یەزیدیەکان ئێمە کۆمەڵێکین دامە لە جەژنەکان ئاچین بۆ کەنیستاچین بۆ ماڵەکانیان ئێمە هەموو برایم بەیەکەوە ئەژین لە کوردستانە خۆی کوردستانەوەی خۆشە هەموو ئەدیانەکان وەکو یەک ڕێز یەکترێگرن ئەمە شتێکی باشە هەر بە مناسبەتی جەژنەوە من شاعری مەزن کاک عینشەوەنم خزممە لەو بێنا شعرێکی دانیشتە بووین شعرێکی بۆ هین کردم حەزەکەم دوو دێڕە ئەمە وەختی خۆی محمووی گەورە نادوێتی بۆ عەلی باپیری شاعیر لە چلەکانە بۆ هەڵەبجە ئەوی جواب یاوەتەوە بەم دوو دێڕە عەلی باپیر جوابی شێخی گەورە یاوەتەوە ئەڵێ جەژنی کەسێ موبارەکە سربەست و حوڕ بژی پابەندی جەژنی غەیرە نەبێ چەشنی کوڕ بژی یعنی چۆن کوڕ بەهێز و بە خۆتوانێ ئاوا جوابی یاوەتەوە ئەو وەختەش لە بینی هینەکان هەر جەژنە پیرۆزەشتیوە هەبووە ئەمانە خۆشە ئینساندا ئەو بیرەوەرانە بڕێتەوە من بەڕێی من جەژن ئەو جەژنەیە کە تۆ دڵی خۆش بێ ئێسام جەژنە ئەم کۆرۆنایە هاتە پێشەوە خەڵک حەبسە لە ماڵە تەمانەوە واجب هەموو کەس مەجبورە پێڕەوی بکە یعنی لامنەوەی پەڕێ ئەمە نەکات وەکو وایە چ بکوژیت تۆ نەخۆشیەشی یەکیکە تووشەکەیت وەکو بیکوژی وایە لەبەرەوە ئەمە هەمومان پێڕەوی ئەو شتە بکەین هەرمێ بابەت دادگاوە عەلاقەی بە ئیشەکەمانەوە هەبێ من کە لە دادگا بووم کە مارەم مەکردن مەکردن نەسیحەت مەکردن هەل لێرەشەوە ئەوانەیە کە مستەقبەل ئینشەڵڵا خێزان پێکەێنێ هەموو مناڵی کەم و خوێنەوار ناویان کوردی بێ و نەچنە هەندەران قەناعەتیش هەبێ باشە کوڕکوچ خۆیان یەکتری بدۆزنەوە باشە ئێستا قەناعەت نەماوە ئێمە هەموو ماڵمان پێیانە ماڵێکی بەسیط بوو دوایی تەتەوری کرد ئێستا کەژنومێر ئەمەنگە تەڵەباتیان هەیە سراعەت پێیاکە لەوە ڕۆژەوە وەلو عەلاقەی بە جەژنەوەی بەڵام عەلاقەی بە ئیشەکەی خۆمەوە هەیە داواکەم کچان ئەوەنگە تەڵەباتیان نەبێ حەفلە و ئاڵتون و ئەوانە مهم وایە کوڕکچێکی باش بن ژنومێر ڕەفیقن پێش هەموو شتێک ڕێزی کە سوکارێک دری بگرن ژیانێکی بەسیط بە خۆیانیکەن قەناعەتیان هەبێ ئەوە مهمە دەستەکانە خۆش بێت مامۆستا نازەنین ئەگەڕێم و لای بەڕێزت ئەمێ بزانم دوای ئەوەی کەیتر ماڵی باوکتە بەجێشت و هاتی لای کاک حاکم جەژنت چۆن بوو ئەو کاتە تا چەند گۆڕانکاری بەسەردا هات تۆ جەژن بیرم دێ کە مناڵ بووم ئەهاتن پیاوە گەورەکان هاتن سەردانی باوکمیانەکران و جەژنی چی جەژنی مناڵە تێنەیە گەیشتمەوە کە گەورە بووم گەیشتمە ئەو مەرحەلەیە تەخەڕوجم کرد و دوایی خێزان درد ئەنجە زانیم ڕاستەکە جەژنی مناڵە کە گەورە بی جەژن هیچ لەزەتی نییە هیچ سامی نییە ئەسڵەن جەژن نییە کە تۆ گەورەوەی بەس بۆ مناڵە لە کۆنی شەر بۆ مناڵ بوو لە ئێستا شەهر بۆ مناڵە لەزەتەکەی ئەوەیە یعنی چونکە ئیتر تۆ ئەگۆڕی لە ژیانێکەوەچی بەرەو ژیانێکی تر شتی مەسئولیەت زیاتر ئەبێ ناتوانانی بەعزە شتێک کرد لە ماڵی باوکتە کە مناڵ بووی بیکەی کە گەنج بوو بیکەی ئێستا بیتە ئەوێەوە بیکەی تێکەڵ بە خێزانێکی تر ئەبی بە کللتورێکی تر ئەبی بە عادەت و تەقالیدێکی تر ئەبی هەموو شتێک لە ماڵی خۆت دائنی بەجێڵی ئیتە ناو خێزانێکی تری جیاوازەوانێ بەس هەموو شتێک کاتی خۆی و تام و چێژی خۆی هەیە لە هەموو ئەمرێکە لە هەموو کاتێکە لە هەموو بەسەرچوونی تەمەنە هەمووی چێژی خۆی هەیە ئێستا لەم تەمەنە ڕۆیشتۆی منە هەر تامی هەیە هەر چێژی هەیە بۆم وەلو ناهەیە مەگەر قەدەر ئینشاء الله تەمەن وامان لێ ناکە کە لە ژیان بێزار بین دەستەکانە خۆش بێت ئەمە بزانم کە تۆ جەژنانت وەرگرتووە لە جەژنە خۆشترین شتی ئێمە ئەوسا وەکو مناڵ جەژنانەکە بوو
زۆر خۆش بچوو کە ئەو پارەیە نکایە تێ قیمەتی زۆر هەبوو ئەجا ئەو ڕیاڵی کە ئەڵین ئەو ساباسی ڕیاڵ و فلس دوو فلز ئەچویشتە پێکڕی بارێشتە پێکڕی زۆر خۆش بووی ئێمە ئەو کاتانە بوو لەبەر ئەوەی مناڵ بووین بەڵام ئیستا خۆ چەنێ پارە هەبێ و چەند خۆی ئەو لەزەتێ ئەڵسای نییە ئێمە نەمانەتوانی زۆر بچینە دەرەوەکو کوڕ بڕۆینە دەرەوانێ بچین بۆ شوێنان نە بۆمان نەبوو هەر ئیتر لە ناویەکە تا بەردەرگای حەوشە بوو ڕۆیشتنی ئێمە خێزان کەوت بووی ئێمە خێزانەکەمان ئاوا بوو هەتا بەردەرگا چوین و مناڵانی گەڕەگە هات و پێک و قسەمانە کرد ساباوی خەتخەتێن و پەتپەتێن و ئەمان هەبوو نەما ئێمە ئیزن نە ئەدراین بچین بۆ چەرک و فەلەق ئیزن نە ئەدراین بڕۆین بۆ شوێنی تر بەسەر تەمەتوع من وەکو خۆم زۆر ژیانی مناڵی جەژنم خۆشتر بووە گەورەش بووم هەر کۆنەکەم لە یادە ڕاستەکەی ئەمە بزانم لە ڕووی خواردنی جەژنەوە ئەو کاتە چۆن بوو تا چەند جیاوازی هەبووە لەگەڵ ئێستاە سیرکە خواردنی جەژن ئیسەژ وەکو بیستومە هەر وەکو قەیمەکە لێ ئەنرا بەڵام ئەوسا وەکو بیستومانە ئیتر نازانم بەس بە حاڵی خۆم کەمتر گۆشت و مریشک خوراوە چۆن مەسەلەن لە جەژنە زۆرتر لێنراوە بەنیسبەت بەعزێ خێزانەوە بەس هەنی خێزانی شەرۆکۆ ئێستا من کە سەیرەکەم هەر هەمان چێشتونان کراوە کە ئەوسا کراوە پڵاو کراوە هەر قەیسێکە کراوە هەر لە هەش کەسە پرسیڵێ تام و چێژی جاران زیاتر بووە تا ئێستا زانی بۆ ڕۆنەکە گۆڕا تۆ ڕاستێری مریشکەکەکە تۆ بزانە مریشکە کوڕێنی لە 20 کەسە پرسی تخوا چۆنی بکوڵێنم بۆنی نامێنێ ئەوڵێ بۆ ئەمن دەنالە چییە مرۆڤ غەدرمان لێ ئەکا بۆ کە ئەو کەسەی کە هەڵ ئەسێ بەهێنانی ئەو مریشکە و یاخود دەواجین ئەکاتەوەنێ ئەو ئەلەفەی نایاتێ کە صحی بێ صحی بێ بتوانی بخۆی لەبەر ئەوە بۆیە تامی خۆش نییە بۆنی خۆش نییە ماوسا هەر قەیسی فاسۆلیاکەی جاران بوو جارانی ژیا گۆڕانکاری بەسەر نانانە هەر عینە ئیتر من یعنی تێکەڵ نەبووم زۆر بەس ئەزانم خزم و کەز و دۆس و پور و خاڵ و مام و هەمووی ئەومان لێ ئەنا بەس هەنێ ماڵ ئێمە کەسی ئێمن وا بزانم ئێستا ناوەکەیم بیر نایە کە پلاویان لێناوە عادەتە برنجیان با بڵێن مێڵین قوبوڵی لیان ناوە بەڵام ننکیان زۆر پیر بووە لە جەژنە واشە حەقیقەتە هەر کەسی خۆمانن ئەمانگەنێ پڵاوەکە کلیانەوە زۆر بوون عەشرەت بوون ئەم پیرێژنە بڵێن خوا عەفویکە کەوتۆتە ئاوی پڵاوەکەوە ئیتر بیرم نییە ئایا سوتاوە مردووە چییە تەرکی پڵاویان کردووە ئێستا ئەو بنەماڵەیە کردویانەتەوە بە برنج کەواتە هەر برنجەکە و فاسۆلیاکە و قەیسێکە بووە شتەکانیش فرێژ بوون هەر تازە ئەو ساهبوو شووتی و کاڵەکمانەکڕی مەرکانە هەبوو کوپەی ئاو ئەجا ئەوە وەکو جیازی تەقتیر وابوو لە بنێوانە مەجەڵێکی پاکیان شتێکی پاکیان دانا کاسەیەک تکە تگە و ئاوا هاتنای شووتێکە لە دەوری کاڵەکەکە ئەی کە خۆش بوو ئێستا لە ناو سەلاجە داینێ ڕزی وە تامی نەماوە جا بە نایلۆنێ دایپۆشن جا تێکڵەکەی سەرەوەی هیچی لەزەتی نییە خواردن دەستەکانە خۆشژیت خۆش بێ کاک حاکم بە بیرەوەری بەڕێز و کارەکەت وەکو دادوەرێک ئەمە بزانم کە چی یادگارێکی خۆش هەیە قەت لە بیری ناکەیت چی یادگارێکی خۆشت هەیە لە کارەکەت کە قەت لە بیری ناکەیت وەڵام من لەو فترەیە کە ئێشم کردە لە دادگا دایمە وەکو وتم نەسیحەتی خێرم کردوون کە حتا بەجگەل لەوەی کە مارەیەوانە کە کێشەشیان هەبوو داواشیان هەبوو لە ئێمە من محاولەم کرد و پێیان بێن بوو یعنی ئەتوانم بڕم لەگەڵ ڕێزمە هەموو ژنومێرە کێشەی هەیە بەزەبێ خۆیان وەکو ڕفیقی دانیشن حەلیکەن تدخلی خەڵک ناخۆشە لێرە بڕم ئەهلە خەڵک ئەزانی بۆ لە دایکە بیتا قەبرەکە بەدواتەوەیە ئەو بۆ ژنایانی بۆ شووناکەی بۆ مناڵی دەوڵام منە بێڵە لە چۆ بۆ فقیرە بۆ مردۆ لە برسە دە خەڵک واز خەڵک بێنێ داواشەکەم خەڵک گوێ ناهاتە قسەی خەڵک دووەم کەسوکاری تەرەفەینیش تدخلی حیات ژنومێر مەکەن دایمە قسەی خێر بکەن جەژن وەکو هاوسەرەکەم وتی بالمناسبە من لەم هاوسەر باشترە لەوەی بڕم ماڵەوە مانیا خێزانەکەم یعنی ئەوە شتێک چکاگرێتەوە وتی ڕاستە جەژن بۆ مناڵ باشە بەڵام بۆ گەورەش باشە گەورە بێ هەر نەچێ نوقڵەکە بخاو جەژنتان پیرۆز بێ بچێتە لای نەخۆش مەسەلەن ناسیا و دۆست و حبابی نەخۆشەیە ئەوە نۆ جەژن هەیە یا خەڵک عاجز بۆ ئاشتیان کەیتەوە ئینسانە بدڵی پاک بێ حیادەوەنگە نایەنێ
يعني ئەم کۆڕۆناییت بە هەزاران خەڵک ئەوە تا ئەمرێ هەل لێرەشەوە دایمە من ئەڵێمە وەزاری وای ئەڵێت تۆ ئەم قسەیەمەکە نە تەواضع بێفیزی زۆر باشە ئینسان نە بە ماڵی دنیا نە بە مەنسەب نە بە شادرە خۆی بایی نەبێ بەعزەکەی تۆ دەوڵەمەێ بێ یا مەنسەبێکێ بێ حزبی و حکومی یا شادەیەکێ بێ لە خۆی بایە بێ و خۆی لە کوڕە کاکەوتە بە لە حزێت تۆ خۆت هیچ نیت ئەڕۆی جا ئەوەی پیا نازی چییە ئینسان تەن متەواضع بێ ئەوەنگە باشە بەڕێی من اینجا وتێ لە بابەت دادگاوە من ئێستاژ نەک کە لە خانەنشین بووم زۆر کەس دۆست و ئەحباب و ناسیا و دراوسی و خەزم یان کێشەکانیان بۆ حەلەکەم هەتا بتوانین پێشیانێنینەوە چونکە ئێمە تەجروبەمان هەیە بڕوا بکە ئێستا هیچ کەسە لە ئێمە ئێوەش ممکنە گاتە بە 10 ساڵ لەمە و پێشی خۆتەکەی تا پشتە تەمەنەوە تەجروبە زیاتر بێت دەبا ئەو گەنجانە جۆ لە ئەوانە بکەن کە تەمەنیان هەیە خبرایان هەیە ئیسفادەی لێ بکەن هیوایە بخوێنەوە کتێب فێرە بێ والله لەگەڵ ڕێزما بۆ هەمویان هەیە دکتۆرای مستەقف نییە من هەل لێرەوە داواکەم لە پەروەردە وانەیەکی سەقافە عامە ڕۆشنبیری گشتی فێرکە تەخەڕوجەکە تعامل زۆر مهمە چۆن لەگەڵ یەکتری تعاملەکەین لە بازار لە دائیرە زۆر جا بەعزە دایرەیەکەشی ئەڵێ سەلام عەلەیک ڕۆژ باش هەرجوا بنات و ئێکاکە ئیشەکەشم بۆ نەکەی ڕێزم بگرە ئەشلا دوکانناری عینی شت ڕێز زۆر تعامل ئینسان بۆ ئینسان زۆر مهمە ئەوەیە سەقافەت جەریدە خوێندنەوە ئەم مۆبایلە و ئەم تەلەڤیزیۆنە هەمووی بەکارێ مناڵان بۆ تەقوتۆق فێر بن چۆن ئینسانە کوژێ گەورەکانی بۆ مەسەلسەلاتێک کە هەمووی هێنا لەبەرەوە من داواکەم تەلەڤیزیۆنی حکومیشمانێ بێت تا ئێستا حکوومەتی هەرێم تەلەڤیزیۆنێکی نییە یعنی وەکو چۆن جەریدە وەقاعی هەیە ئەوێت تەلەڤیزیۆنێکی هەبێ کاک حاکم پرسیارم لەوە کرد هیچ یادگارێکی خۆش لە کاتی کارەکان تا هەبووە وڵڵا یادیارە خۆشەکانم ئەوە بوو وەکو پێم وتی من کە نەسیحەتی خەڵک بکەم مناڵی کەم و خوێنەوە جارێکیان برادێکی حاکمە لە دانیش بوو تووڕێ کردم منە مناڵی کەم و خوێنەوەی مناڵی زۆر و نەخێناوت مەسەر دەڕەوە بە سوحبەتەوە ئەوەم بیر ناسێتەوە بری تووڕا کرد و من دایمە حەزم کردو و ئێستاش هەر حەزەکەم برای مەسلحەت بی نەسیحەتێک خەڵک بکەین ئەو تەجروبەی هەتە لە حیاتە خەڵک ئیستیفادەی لێ بکە یعنی مەفروضە ئێستا لە هەموو ئەوانەی کە خانەنشینە بن هاوسەرەکەم من مهندسێک دکتۆرێک هەر لە دایرەکانی خۆیانە نییە شوێنێکیان بۆ دانێن استشاریان پێ بکەن خیبرە و ئیستیفادەیان لێ بکەن تۆ 30 ساڵ خزمەت هەیە بڕۆ ماڵەوە دانیش هەموو بخە قەبرەوە یاخە بۆچی ئێوە هەموو ساڵە خزمەتی هەیە بۆ کەلشی لێوە نەگیرێ تۆ مەکتب حکومەت پارێ تاسەرف کردی ئەم ساڵە تۆ معاش وەرگرتەوە خبرە فێر بووە دەبا خەڵکی کەش ئیستیفادە لەو شتانە بکە دەستەکانە خۆش بێت مامۆستا نازەنین ئێمە لای بەڕێزت ئەمێ بزانم کە پەیوەندی ئەو کاتەی دراوسێکان خزمەکان چۆن بوون لە جەژنا تا چەند سەردانی یەکتریان کردووە بەڵێ ئەوە گرنگترین باز بوو جوانترین سوالیش بوو کردێ ئەوسا پێمانەوە هامووشۆ نەمانەوە هاتوو چووە هامووشەواتە سەردانی یەکتر زۆر زۆر ئەوسا خەڵک دڵسۆزی یەک بوو بەهانای یەکترەوە هات تۆ بۆت هەبوو هەموو کات بچی بە میوانی هەموو کات کە لە دەرگادایە دەرگای کراوە بوو ئیتر ئەو ماڵە هەمیشە کوردەواری خۆمان شتێکە بۆ پداتێ لەگەڵ چایەکە بی خۆی خاصەتەن کولیچە و گاڵگاڵی غەیری جەژن بە مناسبە بیدون مناسبە ماڵان هەیان بوو گوڵە بە ڕۆژە و چەرە زوونۆک و ئەم شتانە هەمووی هەبوو کە عەگباوی بوو کە ئەچووی زۆر زۆر خۆشتر بوو وەک لە هامووشۆی ئێستا هامووشۆی ئێستا هەفتەی لەو پێشە بێت تەکبیری بۆ بکەی بزانی ئیزنەدایە ئەتوانی بچی خۆخوا نەخواستە ئەگەر حەسکەی سەردانیەکێ بکەی کە لە دەرگا داڵێەوە بۆچی هاتووە ئەو بۆ تەلەفۆنی نەکردووە ئەمە بەر لەوەی ڕەن بێ لێشم بپرسی و یاش لێشم نەپرسی ویستمان بچین بۆ شوێنێ بەمی ئەوە 3-4 ساڵ لەمەوبەر خوازیارم ئێستا ئەو کەسش حتمما ئەگەر سەیرم کایگوێی لێمە چوین جوابمان نەنالد ئێستا من دێمە خزمەتە قەیچیە کا لە دەرگایم 2 کەس بین جارێ دەرگامان لێ نەکرایەوە دراوسێکە کە هاتە دەرەوە خوشکی بوو هاتە دەرەوە کوتی ئێوە چین ئێمە زووتمان وڵا ئێمە هاتوین بۆ لای وتی بەخێر بێن ئەی تەلەفۆنتان نەکردو بۆ یە کوتمان نەوەڵا تی ئەی مۆبایلتان نە بۆ کوتمان نەوەڵا وتی یعنی چی ئێوە مۆبایلتان نییە بەم سەر وتمان وڵا ئیتر چی بکەین هەر حەزمان کرد بە و ڕابێنەوەکە ئەو بە ئێمە کەواتە ئەمە بەسیترین نمونەیە بۆ تۆی ئەهێنەوە ئێستا لەوە پێش
ئەبێ خەبەری بیتێ ئەبێ خۆی حەزەکە ئەنجا ئەو ماڵەش دەبێ میواناریستە خۆشنی کە ئەشتی بە دیار تەلەفۆن و بە دیار ئەوە تۆ چۆی بۆ لای کەچی سەیرەکە یعنی هەستە بڕۆ تۆ سیرکە ئێماڵین ئەوروپا ئەوروپیەک هەموو کەسێ سەردانی ئەوروپای کردووە ڕاستە نەژیاین لێ بەڵام ئەڵێ نابێت تەلەڤیزیۆن بکرێتەوە کە میوانە هات کەچی تۆچی بۆ لای ئێمە سیرەکەی دایکەکەش ئێستا تەمەنی منە تەمەنە گەنجەکانەڵێ دایکەکەش تۆ دانیشتوی کەچی و خەریکی مۆبایلە داخی ئەوەی کە پێمانەڵێ دنیا گۆڕاوە ئەڵێ حەزرەتی ئیمامی عەلی کوتێتی لا تەکڕەهو ئەولادکم لأنهم خلقوا لزمان غير زمانكم راستا سهمو كستي گاش كرد لو زباني وتم معناي الله تو بو على منالكانك ان جاي سمنالي سفي ضل خو اوصا او ثانيه بابا قيناك اوصا او ثانيه بلام خوتو دبي رحميكش ما بيب كي نشيش بسوتينا كباب تو بعقل اوروبي بجاسه اوروبي ما با اتشي تدرو لنا بلم برسيتو من اتش موبايلكم لو جوره ساعات نابلم برسيتو اي ابي بزاني شي ئێمە وڵاتێکی شەرقین وڵاتێکی ڕۆژهەڵاتین کولتوری و کوردەواریمان فڕیاوە ئەتو سەیریوز لە کوردیانەمان چی لێ هاتۆ لێرەوە کلچی بۆ کراوە باڵی کراوە لەت کراوە کوت کراوە یعنی تەنانەت دەستکاریج لە کوردیەکانیشمان کردووە کە کولتوری ڕەسەنی خۆمانە ئەی زمانەکەمان هەروە قوڕی کراوە بەسەرا زمانی کوردی یەک پێی خۆشە مناڵەکە بانی کامام داد باوکەکە داد ئاخر داد و مامیی سەرێ بە ئاواکەی دەبڵێ بابە دایە ئەی ئێمە چۆن کوردی خۆمان و زبانی خۆمان باش ئەوروپیە گواکە ئێمە ئەوە نەمان حەز لێ چاو لە بێگانە بکەین بەسەقەتی کەواتە ئێمە ئەبێ ئەو عەقڵە بگۆڕێ جلوبەرگەکەمان گۆڕی خۆزگە عەقڵەکەشمان لەگەڕێ بگۆڕێ ڕێزمان بگرتایە گەور و بچووکیمان بزانایە خۆشەویستیمان بزانایە زۆر شت ئەزانێت ئەو گرتێبێکی لەسەر بنووسی تەواو نابێت ئەمە نە زەحمەتە میوان ناری ئیستەر خانە خۆیەکە کە میوانەکانی ئەڕواگەر عەدەدێکی زۆر بێ هیلاکە بێ لە بە پێش بڕچەی خواردنە لە خواردنکردنە مامۆستاگیان وەکو دوا قسەت ئەمە بزانم چیت هەیە بۆ بینەران و بۆ ئێمەش وەکو ڕێنمایەک و ئامۆژگاریەک ژیان کورتە وە بزانە ئەمڕۆ کە ژیاوی تۆ ئاوا ئەژی بەخۆشی لێبوردەیت زۆر بێ بتوانی خزمەتی خەڵک زۆر بکەی خۆشەویستی زۆر بێ هەتا بتانی جیلێک پەروەردە بکەی ئەگەر لە وەزیفە مابووی قەت خۆت بە زلمەزانی لەگەڵیانە بتانی ئەوەی پێت هەیە پێیان ببەخشی ئەگەر تۆ لە منێ پرسی جەنابەدە و پرسیارە کرد من وەکو مامۆستا دەبێت زۆرمانوو بێ مامۆستا ئەمڕۆ حەقی نەبێ دەوڵەت چی بۆ ناکە و حکوومەت چی بۆ ناکە تۆ ئەو پەیامی خۆت هەیە بیگەیەنە ئەو مناڵانە ئەو خوێنکارانە گوناهیان چییە هەر تێناگەن لە حکوومەت چیە و لە سوڵتە چیە و لە دەسەڵات چیە لەبەر ئەوە پەیامی من ئەوەیە هەر کەس لە بواری ئیشەکەی خۆیان بتوانێت پەیامێکی ڕاستەقینە دڵسۆزانە بگەیەنێتە مقابلەکەی بۆ پەڕی دڵسۆزیەوە دەستەکانە خۆش کاک حاکم دوا پەیامی تۆ چییە؟ نخوات توزي وقتي حقي مني خوارد بداي له حسب كرت برنامج والله من بس سريع مازال بيه سنخالي كلمة بحثي فرصته يعني وكوت خيزان بنماي كوم الله أبي خيزان بشويكي باش بيك بي لا هاوستر دوزينو ولا أو دوم وتما جونين أقصي خلق كاكا هي من نيكا جناسم لقريز مع حرس دوجني هوي ينظمنا آخر أمام بوا بالدوازني دانا توم نالدروس كيف باشي بجيني دوم نال باشي بجيني باشني لدمنا بس خلق وزنه يعني دوم أم بكاريك هي بتعينات حلنا بزرع وصناعة بيشخين ما همش استيراد لكن بس استيراد ما قوما 5 مليونين هم باريمان هي التخطيط مع الميزانية ديارنيه أهم تعييناتان كريسا نازل شون بينيكن ورقيش أننا صد كس تعيين كان أو هم معاشة موظف أصلكش ومتقاعد أصلكش تيار شو اللي بدوانيك بنا حق تعيين بون إن جاي نسأل أهم سعران هنا والله سعران لما رزقنا بيننا وشارو سربان جينا بيته دكاك بينصف باصي بينا قتاري بيني يروحوا لي رشاكر دايا يعني عندهم سي صلاة نأتوا عن أو بكرة شو نشتجيبون مشكلة قريب وهم خزانك شو كرينيوي مورد كده بموظف بيا كاسب بي أما هم أرزيانا بمستثمروا بباري من توبن بمليونير توب أرزبا وزارتي أو دان كرنوا
بیکە بە شقەی بەسییت بیا بە خەڵک و خەڵکی کەوا مۆریدی کەمە مۆزەفە یا کاسبە بەبێ مقدمە بە کرێژی کەم کە تۆ مهنەکەت سەکەنەکەت تەمین کرد هەرچوانی بێ ئەژی نازم بۆ بە جۆمان ناکرد ئەمانە داواکەم جان داخلە دڵین بەڵام هەموو فریا ناکەین بە 20 دقیقە هەموو شتێ بڵێین ئێمە تەشاؤمیش ناین بە هاوڵاتیانی بەڕێز دنیا شاکە بێ بەچی شاکەی بێ بەم گلەی و بناشتێ ئێمە لە سوڵتەیەکەین لە حزبەکەی دوای جەژن یەک بەرنامەی تایبەت لەسەر ئەم باسانی بەڕێستەکەین لەگەڵ بەڕێزت سپاس دەکەم بەڵام منیش ئەمە لێرەوە بە دڵسۆزی بۆ ئەم هاوڵاتیانە ئەو کەواقەمبارن وتمان ئەم جژنیان بدڵە و نەنووساوە چونکە امکانێت نییە بە هزار حەڵ باشە نابێ ئەمە حکومڕانی بکەین بە قەرز معاش بین نابێ تەختیرێکمان هەبێ نابێ میزانیەکمان هەبێ ڕێزم بۆ هەمووان و پرۆگرامی قەرزارین دوای جەژن دەستەکانتان خۆش بێ بەڵێ سپاس بۆ حاکم کەمال ڕەشید دادوەری خانشین و مامۆستا نازەنین ئەکرم سەرپەرشتیاری پەروەردەی خانشین باشەوەیەکی ڕاستەخۆ لامانن بەڵێ ئازیزانم ئێستاش پەیامێرمان کاروان لە هەولێرەوە بەشێکی ڕاستەخۆ لەگەڵمانە کاروان سڵاو لێ بێ بەیانیت باش بێت ئەمە بزانام زانیاریەکان لای تۆ چین وانەکانت باش دەمەوێت لێرە جەژنە پیرۆزە لە خانەوادە و لە ئێوە لە تەواوی کارمەندانی کەناڵی گەلی کوردستان بکەم کە بە بۆنەی ئەم جەژنەوە هیوای جەژنێکی خۆش و پڕ چێش هەرچەندە تەوەرەکەی ئێمە لەسەرەوەیە کە ئەم جەژنە تا ڕادەیەک هەز دەکرێت تام و چێژی جەژن نەماوە ئێمە لە ڕۆ کۆمەڵایەتەکە باسی دەکەین ساڵانی پێشوو لەم کاتانەدا کۆڵانەکان گەڕەکەکان ماڵەکان پڕبوون لە میوان پڕبوون لە سەردانی کردن بەڵام ئێستا بەهۆی ئەم دۆخەی کە ئێستا هەیە و بەهۆی باڵێ خۆپارێزیەکان لە ڤایرۆسی کۆرۆنا دەبینی تا ڕادەیەک کەشی جەژن بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتووە لەم جەژنەدا نەمان بینی کۆمەڵ دەستە پیاوانی گەڕک لە دەرگای ماڵەکان بدەن و جەژنە پیرۆزە بکەن و نوقلەکان هەڵبگرن یاخود خزم و کەسوکار بتوانن سەردانی ماڵەکان و سەردانی دایک و باوک و خوشک و براکان و خزم و ناسیاوەکانیان کە تا جەژنە پیرۆزیان پێڕابگەن ئێمە بۆ قسەکردن لەسەر ئەوەی کە تا ڕادەیەک نەریتەکانی جەژن لەم ساڵدا بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە بەرەو کاڵبوونەوە ڕۆژ یاخود هەر نەکراوە یان کاڵ بۆتەوە لەگەڵ بەڕێز ئارام سەردار توێژەری کۆمەڵایەتی قسە دەکەین کاگارام بەیانیت باش و جەژنت پیرۆز بێت پێم بڵێیت وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی کاریگەری ئەم کەشەی جەژن لەم ساڵدا چێ بەسەر هاوڵاتیانەوە ئەمە تا چەند وا دەکات هاوڵاتیان دەرونیان نەئارام بێت بۆی کە جەژنەکان بەم شێوەیە بەسەر بردووە بەڵێ جەژنی ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانیش پیرۆز بێ بەڕاستی ئەم جەژنە جیاواز لە هەموو جەژنەکانی تروە لە جەژنەکانی تریش لە جەژنەکانی زۆر ڕابردوومان جیاواز بوو بەهۆی ئەوەی کە ئێمە تەکنەلۆژیامان هاتبوون ناو زیاتر پەیوەندی کۆمەڵایەتیەکان ماسار بوو لە ڕێگەی تەکنەلۆژیاوە ئەم جەژنەش بەهۆی نەخۆشی کۆرۆناوە خەڵک ناچار بوو ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکات پێویستی ژوا دەکات کە ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکات بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بەتایبەتی لەم کۆتاییانەدا کە کۆمەڵێک ئامار کە بەداخەوە ڕاگەندرا لە هەرێمی کوردستان کە ئەوەنج دەرخەریەوەیە کە کۆتایی نەهاتوو ئەم نەخۆشیە بۆیە ئەمە کاریگەری کردە سەر ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەم جەژنەدا بەم شێوەی جژنەکانی ڕابردوون نەبێت و ڕاستە لە هەندێک شوێن دەگوترێت کە پەیوەند لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنی دەتوانن پەیوەندیەکان ببەستن بەڵام هیچ کاتێک پەیوەندی بینینی یەکتر و هاتوچۆ و سەردانیکردنی یەکتر و بینینی ڕوخسارەکانی یەکتر ئەو شوێنە پڕ نابێتەوە بە ئامێرە تەکنەلۆژیەکان بە هێڵی ئەنتەرنێت یاخود بە پەیوەندی مۆبایل چونکە ئەو ڕوحیەتی و ئەو خۆشەویستی لە یەکتر بینینەوە دەردەبڕێت بە مۆبایل و بە نامەی تۆڕە کۆمەڵایەتەکان دەرنابردرێت بۆیە ئەمە بە دڵنیاییەوە خەڵک نیگەران بوو خەڵک دڵی ناخۆش بوو بەڵام وەکو گوتم حاڵەتێکی ناچاریە کە حکوومەت کە بڕیارەی داوە ئێمەش پێویستە ئەو ڕێنمایانە جێبەجێ بکەین وەکو ڕێکاری تەندروستی دەڵێم جێبەجێ بکەین تاوەکو هەموو لایەکمان و خۆشمان و خۆشەویستانیشمان بە دووربین لە نەخۆشیەکە بەڵام ینی بە دڵنیایی
کاریگەری هەبوو لەسەرەوەی کە هاوڵاتیان بە ڕێژێکی زۆر سەردانی یەکتری نەکەن کە ئەماش دەرخەری ئەوەیە کە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەرەو کالبوونەوە دەبات لە کاتێکدا جەژن پەیامی لێ خۆشببوون و لێبوردەیە ئەوە پەیامی ئەوەیە کە ئێمە جارێکی تر لە یەکتری خۆش بین و خۆشەویستی خۆمان بۆ یەکتر و بۆ کەسوکارمان و بۆ هاوڕەکانمان دووپات بکەینەوە. ئەگەر بە کورتی پێم بڵێ چۆن ئێمەی هاوڵاتی لەگەڵ ئەم دۆخە و لەگەڵ ئەم وەزعی کە ئێستا هەیەگەر بە کورتی پێم بڵێ خۆمان بگونجێن. بەڵێ خۆیمە دەبێت وەکو هاوڵاتی کە حکوومەت قرارێکی دەرکرد کە بڕیارێکی دەرکرد ئێمە وەکو هاوڵاتی ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکەین بەڵام ئەوەی دەمێنێتەوە دۆخی دارایی خراپی هاوڵاتیانە بە هەموو چین و توێژەکانەوە ڕاستە لەوانەیە چەند توێژێکمانەبی لە کۆمەڵگەدا توێژێک هەر هیچ کاریگەری لەسەر نەکرد بێتن لەبەرەوەی سوپاس بخۆکە وەزعی باشە بەڵام یەک دوو توێژمان هەیە لەناو کۆمەڵگادا بارودۆخی داراییان زۆر خراپە ینی ئەمە ناتوانم بڵێم ئەگە پارەت نەبی و بڕۆ خۆشت بگونجێنە چونکە پێویستی بە بژێویژیانە بەڵام دەکرێت لە ڕوو ڕێکارە تەندروستیەکانەوە خۆی بگونجێنێت چونکە ئێمە ماوەی 2 مانگە لە هەرێمی کوردستان حاڵەتی کەرەنتین و قەدەغی هاتوو چۆ تا ڕادەیەکی باشش خەڵک لەگەڵ ڕاهاتەوە خۆی گونجاندووە بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئەرچی حکوومەتە وەلایەنە پەیوەندیدارەکانەکەەوە بۆ نمونە موچە خێراتردا پەش بکەن ئەگەر بکرێت لە کاتی خۆیدا بە هەر ڕێگەیەک بێتن چارەسەرێک بۆ ئەم دۆخە دارایی بدۆزنەوە و ڕێکاری تریش بۆ بازار و بۆ کاسبی هاوڵاتیان بدۆزنەوە تاوەکو ئەوانیش سەرڕای خۆگونجانیان لەگەر ڕێکارە تەندروستیەکان قەیرانە داراییەکە کاریگەریان لەسەر نەکە چونکە بوونی کۆمەڵە قەیران لەسەر شانی هاوڵاتی بەڕاستی ئەرچی قورس دەکەوە ئەمەش حاڵەتێکی دەرونی ناخۆش لای هاوڵاتی دروست دەکات. زۆر سپاس بۆ ئارام سەردار توێژەری کۆمەڵایەتی کە لەگەڵمان بوو ئێمە بەو هیواین کە بتوانین لە جەژنی قوربان کە پاش 2 مانگی دیکە دێتەوە بۆ هیوای بتوانین سەرجەم ئەو با بڵێن پەیوەندی کۆمەڵایەتیانە جارێکی دیکە تونند و تۆڵتر بکەینەوە ئەویش بۆ هیوای کە ڤایرۆسی کۆرۆنا لە نێو کۆمەلگای کوردی ناو هەرێمی کوردستان بەشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم هەروەکو وتمان لا تەوەری دووەماندا باز لە کاری دیزاینکردنی براندێکی کوردی ئەەکەین کە دیزایانی جلوبەرگی کوردی ئەکات و خانمێک ئێستا لامانە کە خانمێکی دەستڕەنگینە و ساڵانێکی زۆرە خەریکی کاری دیزاینکردنی جلوبەرگی کوردیە و خانمەش خات و هەوار محەممەد خاوەنی براندی HL دیزاینە هەوارخان سڵاو لێ بەیانیت باش بێ جەژنیشت پیرۆز بێت باجژن لە هەمولای پیرۆز بێ سپاسانەکەم دەستخۆشیتان لێکم و بەنجشتم خێر هاتی خۆشحاڵە کرد زۆر سپاس دەکەم هەوارخان بابزانین کە ئەزمموی کاری دیزاینکردنی تۆ بۆ کەی ئەگەڕێتەوە ئەتوانم بڵم زۆر دەمێکە من ئەوتی چاوم کردێتەوە لە ماڵی خۆمانە با بڵێن دایکم وەکو ئیش بۆ خۆمان ئەمەی کردووە وەکو با بڵێن ئەوە نابۆ بژێویژیان بەڵام بەردەوام کارەکە لە ماڵەکەمانە هەبووە ئەو وای کردو زیاتر قاڵ ببینەوە لە ئیشەکەیە کی هاوکارتە هەوارخان خۆم و دووکتم دەستان خۆش هەوارخانەمێ بزانم کە چی بەکارهێنین لە دیزاینکردن و ڕازاندنەوەی لە کوردیەکاندا باشە ئێمە ئەوەی کە بەکاری ئەهێنین ئەبێ بە 3 بەشەوە بەشێکیان ساڵانە ئەدێرین لە دەروی وڵات یا لە هندستان یا لە مالیزیا یان لە تورکیا بۆمانیت ئەمانە ئەتوانین بڵین شتێکی بە نرخ و با بڵین کەمە بەشێکی کەشمان هەیە لە ناو بازارەکانی سلێمانیا بە جملە ئەیکڕین ئەوەش بەکار ئەهێنین هەندێشتی کەمیشمان لێ ئەبڕێ لە ناو بازارە دوکانە پسکۆلەکانە ئەیکڕین بەس ئەوە کەمە لە حاڵەتێکی زۆر زەڕورە. هەوارخانەمێ بزان کە ئەو مادانی بەکاری ئەهێنیت لە دەرەوەیە یاخود لە ناوخۆی هەرێمی کوردستان ئەیکردن و بەکاری خۆمان بە تایبەتی سەفەری بۆ ئەەکەین ئێمە هەموو ساڵێک لە پاییزە سەفەری ئەەکەین بە تایبەتی بۆ بۆنەکان هەندێشتی زۆر تایبەت ئەهێنین کە نەبێت کە دیزاینەکانمان جوانترکە کە باڵین لە ساڵانی پێشوو جیاوازتر بێت ئەوایی بەڵام هەندێکیش لە ناو شاری سلێمانی ئەکڕین. هەوارخان خەڵکی تا چەند خواستی لەسەر ئەم جلوبەرگانە هەیە زۆر بەس ئێمە بەداخەوەین بۆ ئەوەی کە ناتوانین چووە کارهەکاری دەستە هەموو خواستەکان بەجێبێنین بۆ نمونە ئێمە 2 مانگی ئەمێنێ بۆ نەورۆز 40 شەوی ئەمێنێ بۆ نەورۆز ئێمە ئۆردەر وەرناگرین لەبەر ئەوەی کە توانە و تاقی دەستمان هەروەندە بڕەکە بەداخەوە زۆر جار خانمان لێمان ئازدەمن کە ئەڵین کاتمان نەماتەواو بوو ئێمە خۆشحاڵە بین کە بۆ هەمووان بکەین بەس کاتەکانمان کەمە. باست لە نەورۆز کرەمێ بزانم کە لە جەژن و بۆنەکانە خەڵکی خواستیان چۆنە لەسەر جلوبەرگەکانتان
وڵی لە بۆنەکانە ئێمە ئەوەندەمان دوین کە کاتە یەتە سەر بۆنەکان هیچ تامێ لە بۆنەکان نبینین ئەمەە خواست زۆرە بە خۆشحاڵیەوە ساڵانێکی تقریبن دوسێ ساڵێکە ئەمەندە خانمان مشتاقی جلی کوردین وای کردو زەختێکی زۆر زۆر لەسەر ئێمە بێ بۆ ئەو کارانە. هەوارخان کە سەری جلوبەرگەکانتانەکەن تایبەتێکی خۆی زۆر پێوە دیارە و تێکەڵکردنی ڕەنگەکان زۆر زۆر هەیە لە جلەکانتانە ئەمێ بزانام کە تێکەڵکردنی ڕەنگەکان بەپی خواستی خۆتانە یاخۆت لەلایەن کەسێکەوە دیاری ئەکرێت. سیرکە ئێمە خۆمان چونکە خۆمان هەر عاشقی جلی کوردین زۆر احتیمامی پێین بەڵام خواستی خۆمانە دیزاینی خۆمانە کە ئەیکەین خانمان لەسەر ئێمە ئیشەکەمان واهەیە بۆ نمونە دیزاینێک ئەەکەین دای ئەپەزێنی لە ئەکاونتەکانوان و سوۆشال میدیایە ئیتر خواستی خانمان لەسەر ئەوە ئەینێرنە و تەڵەب و کاسات ئەنێرین ئاوا ئەیکەین خواست و دیزاینەکان هەموویکی خۆمانە و ئەوان لەسەر ئەوان داوا ئێوە هەنێک ڕەنگ بەکار ئەهێنن پێشتر زۆر کەم بەکار هاتووە ئەمێ باسێکی ئەوشمان بۆ باشە ئەتوانم بڵێم تقریبن بەلایەنی کەمەوە 25 دوکانیا 25 بازرگان سوپاسنامە و دەستخۆشیان بۆ ئێمە نردووە ئەڵێ ئەو ڕەنگەی کە تۆ ئەم ساڵ بەکاری ئەهێنی لە بازاڕیشە ئێمە سوودمەند دەبین لێ سواز دەکەین ئێمە ئەمانەوێت کللتوری کوردی بەوە ناسراوە کە ئاڵاواڵا و تەڕۆبڕێک و جوانێ لە ڕەنگەکانایە ئێمە ئەمانە هیچ ڕەنگەی نەتۆرین لە ناوجلی کوردیە بۆ نمونە خانمانێکی حەزیان لە ڕەنگە داخراوەکانە یا ڕەنگە داخراوەکان بەکار نهاتون ڕەساسی ئێمە هێنامان ئیشمان لەسەر کرد ئێستا یعنی ئەتوانم بڵم ڕەساسی یان سپی کە ڕەنگێکی زۆر مردۆ بۆ جلی کوردی بڕوا ئەەکەی ئێستا گەورەترین خواستە سەر دوو ڕەنگەیە بۆ لەبەری دیزاینێکی ئەوە جوانمان خستۆتە سەری خواستەکان زۆرە بێ ئەمە هۆکارە بۆی کە داواکاری زۆر لەسەر بێ. هەوارخان باست لە پەیجەکانتان کرد ئەمێ بزانم کە خەڵکی تا چەند لە ڕێی پەیجەکانتانەوە بینەری کارەکانتانن بەداخەوە کە ناتوانین وەڵام بینەوە لەبەرەوەی بێ ئەندازە خەڵکمان لەگەڵ لە ئەکاونتەکانمانە زۆر جار تووشی گلەی یەبین ئەڵێن ئێوەیان خەڵکتان لەگەڵە وەک پێویستین ئێمە خۆمان سێ کەسین ئەگەر من دایم لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بمیان ئەو دوو کچەم کارەکەمان بۆ ناکرێت لەبەرەوە دوو ئەدمینمان هەیە ئەدمینەکان هەروە فریاکەون ئەوەندە خوا زۆرە ئەوەندە داواکاری ئەوەندە مەسجونامە زۆرە بڕوا ناکەم فریا بکەوین ینی ئەگەر ڕۆژانەش لەسەر پەیجەکانداریشین جوابیان بینەوە. هەوارخان تا چەند هاوکار بوون بۆ هونەرمەندان بۆ پێشکەشکاران بۆ شاشەکان بەوەی کە بە دیزاینەکانتان ڕازاوەتری بکەن. ئەتوانم پێ بڵم HL دیزاین بەوە سەرکەوت کە هاوکارێکی زۆری هونەرمەندان و پێشکەشکاران بوو خۆنەویستانە هەرچیەک بڵێن بە ئێستاشەوە ئەوەتی ئێمە ئەم براندەمانداناوە بە یەک تەلەفۆن بەس قیاسیان لێ وەرەگرین چیان پێویستێ بۆ کلیپەکان هەموو لە خزمەتیان نای ئەوانمان دوون. هیچێکە ئێمەش خانمین بە هاوکاری یەکتری بین هیچ فەرقێنیە لە ئێمە لای ئێمە لە دهۆک و زاخۆ سلێمانی دەرەوەی وڵاتیش هونەرمەند هەیە ئەم ساڵ من پێنج قاتن بۆ نردووە کلیپی هەبوو لە دەرەوەی وڵات گوێ نایەن بەوە مهمەوەی خزمەتی خانمانی کوردی بکەین. هەوارخان ئەم جلوبەرگانی من دیزاینی ئەوەیە دەستان خۆش زۆر ناوازەیە دیزاینەکەی ئەمێ بزانم چەندێکی پێ ئەچێت تا جلوبەرگێکی ئاوا تەواوەکەن. سەریکە ئەتوانم بڵم زۆر سەریعین بەڵام چیوا لە ئێماکە بۆ نمونە ئەم جلەی بەری منیان هی ئەوی بەری تۆ من ئەتوانم بە سێ ڕۆژ تەواوی کەم یان بە هەفتەیە ئەو پەڕی بەڵام خواست ئەوە نە زۆرە کە تۆ هاتی من ناتوانم سێ ڕۆژت بدەمێ لەبەروی 4-5 کەس لە پێش تۆیە ئەبێ مانگێکت بۆ دانێم ئەگیناوکو سەریع زۆر سەریعین بەڵام سەرەکان زۆرن ئەوەیە. هەوارخان خۆشتان ئەیدورن؟ نە ئێمە زەنی چۆنە خاتونگیان ئێمە خەیاتەکەمان جێشتە بۆ زۆر خانم کە خەیاتە ئینسان تۆزێ ئەبێ ئەو نەخۆپەرست نەبێ خەیاتیمان بەجێ هێشتە بۆ خانمە خەیاتەکان هەر کەس کاری خۆی من بەعکسەوە کە لە ڕەنگە کەس بڕوانەکە هەتا ئێستا مەکینە لە ماڵی منان نییە هەموو شتەکانمان کاری دەستیە خەیاتمان هەیە ڕوبەڕووی خەیاتەکانیانەکەنەوە دواییەتەوەیە. هەوارخان بە هەموو کەسێک ڕازیت خەیاتیت بۆ بکە یاخود دەبێت خەیاتێک پێشتر کار لا کرد بێ. من ئەڵێم هەچ خانمێکە بۆ لام ئەڵم بڕۆژلەکە و پڕ بەبەری خۆ بدورە بهێنەرەوە بۆ من بۆی سپێنێ ئەگەر تەسک بوو ئەگەر بەدڵی نەبوو خەیاتێکە گلەی لە من نەکات چکە ئیشی من نییە خۆی ئارەزوو حەزی چۆنە بەڵام مەرجێ لە کولتوری لانەیات کولتوری کوردەواری بێ من نەخشی بۆ ئەخەمە سەر حەز ناکەم کێشەی ئەو هەڵگری دووری نەهەڵگرم چکە ئیشی من نییە. هەوارخان باست لە کولتوری جلوبەرگی کوردی کرد ئەبینی ڕۆژانە کۆمەڵێک دیزاینەریان دیزاینێکی وا بۆ جلوبەرگی کوردیەکەن کە مۆرکی کوردی لەدەست ئەیات ئەمە بزانم ئێوە تا چەند هەوڵتان داوە کە مۆرکی جلوبەرگی کوردی بگەڕێنەوە. زەین چۆرە خاتون دیزاین کاری دەستی پۆلێن کراوە
بە دووسێ بەشەوە هەنێک هەیە ئەتوانی لە 100 ناوی بنێ دیزاینەر هەنێک ئەتوانی بڵێ کاری پیشەی ڕۆژانەی خۆی ئەکا هەندێکیش ئەتوانی بڵێ تقلید ئێماڵین تقلید بەس خۆی بە کوردی لاساییە ئەمە سێ بەشن دیزاینەر با بڵێ ئەمە کاری خۆیەتی و ئیشەکانی زۆر زۆر جوانە و ئەبێ خۆی بەڕێوەی بە من ئیمانم بەوە نییە کە کەسێک کۆپی کاری کەسێک کامە دیزاینەری پێناڵێن ئەبێ خۆت دانیشی ئێستا ئێمە بۆ نمونە ئەگەر مانێ پارچیە بچین یەک چەند ڕۆژێک دائنیشین دیزایانی ئیشەکەکەین ئەیخینە سەر کاغەز دواتر ئەیخینە سەر قماشەکە ئەنج دەسەکەین بەچنینی ئەمە کاری دیزایانی پێ ئەڵێن ئەنجا من لەگەڵ ئەوە شانیم جلکور کرێتەوە ئەمە بڵین مۆدێرنە بۆی مناڵەکەم حەزیلەکایە بۆی گەنجەکە حەزیلەکە سەر دەرپێ و ساڵتە ئەو شتانە هیچی نەما نابێ ناکرێت ئەتوانم بڵێم تاکە براند بووین کە توانیمان ئەم بگەڕێنینەوە لە کورتی و کەم و کوڕیجلی کوردیا وەکو بڕین چکە ئێمە ئیش لەسەر ئەوە ناکەین ئەستا بە خۆشحاڵیەوە سەیری خانمی کوردی کەم و جلی پانۆپۆڕ و زۆر کەم ماوەتەوە ئەوە ئیشەڵڵا ئەوەش نامێنێت بەڵێ هەوار خانەمەی باسێک لەوە بکەین کە هەڵبژاردن ئێنە کەسێک کێتە لاتان دیزاینێکی بۆ بکەن بۆ نمونە دیزایانی پیشاندن پێی بڵێن لە کام جۆر بێت یاخود بە پێی لێهاتنی خۆی بێت زۆر زۆر خۆشحاڵم بۆی کە زۆر سەرکەوتوانە ئیشەکەمان کردووە ئێستا خانم وای لێهاتووە کێت ئەڵێ چیم پێویستە ئەیخێنە دەستی خۆمانەوە بیدایەت خەڵک حەزەرێکی هەبوو ئەی و باوانە بێ وابێ ئەمان و تۆ بێرە دەست خۆمان ئیتر وای لای ئێستا قماشەکە زۆر جلەکە ئەنێرێ ئەڵێ خۆت چی ئەەکەی بیکە ئەوە زۆر خۆشە ینی سیخێکی تاویان بە ئێمە هەیە دەستەکانتان خۆش بێت ئەگەر سەرێکی پیجەکانتان کەین ڕۆژانە گلەیتان لەوە هەیە کە دیزاینەکانتان کۆپی ئەکرێت هۆکاری ئەمە چییە؟ سێریکە من ئەڵێم چەند خانم کاری دەستیەکە و ڕۆژانە ژیانی لەسەر ئەوەیە وەرە دیزاینەکەم بکە ئەو خەمە سەر و سەر چاوم بەڵام هیچی تێناچێ ئاماژەیەبی بڵێ دیزاینەکەم لە فڵان شوێنە وەرگرتووە یان مەڵێ ئەمە مافی منە لەبەرەوەی من سێری کە دیزاینێکەکەم هیلاکیمان دوبوونێکی زۆر دواترەتم سەوەری بۆێنم دواترەتم ئەو خانمە ئیشی بۆ ئەەکەم هەتا بڵاوی ئەەکەم و یعنی بێتگە لەمان دوبوونی چنینەکە مادووبوونێکی تریشمان هەیە تاکو نمایشی ئەەکەین یعنی خۆشنە تۆ ڕسمەکە هەڵگریت و بخیتە پیجەکەتەوە بڵێ دیزایانی ئەمجارم ئێمە بەس بەوە ئەگینا قەیچێکە من ئەبێ هاوکاری هەموو خانمان قەیچێک خانمێکەیە شت ئەچنێ لە ماڵەوە ئەی فرۆشێتەوە یاخوا لەش ساغ بە ئیشی منەکەی ئافێت بێن و ینی ئەومان نییە بەڵام مەڵەهی منە ئەومان پێ هەوار خان دیزاین تەنها بۆ جلوبەرگی کوردیەکەن یاخود بۆ ئەکسسواراتەکانیش ئەکسسوارات ئەەکەین دوولەڕی جەنابتان لەسەر پێڵاو ئەەکەین لەسەر جانتا ئەیکەین لەسەر پشتێن لە هەموو بابەتەکان ئەەکەین لەسەر جلی مۆدا جلی مۆدە زۆر ئەگەر بیشیکەین کەمتری نایخێنە با بڵێن پێنج ئەکاونتەکانمان لەبەرو ئێمە کارمان کللتوریە بەڵام تەڵەبێکی ئاوە برادرانە هەیەیان کەسێکی پێخۆشە ئەوە هەر ئاوا بۆی ئەەکەین و ئاواهی هەوارخان حەزم کرد باسێک لە ماڵەکەشت بکەین ماڵێکی کللتوری جوانت هەیە ئەمە لەکوێەوە ئەم شتانت کۆ کردوەتەوە باشە من دەتوانم بڵێم ئێمە هەر خۆمان بە بنەماڵە زیاتر حەز بە شتی کەلتوریمان کردووە ئەمە ڕنگانەوەیکی زۆری هەبووە لەگەڵ خۆما ئەنجا ئێمە بتەوێنێتەوە کارێک کاتێکی زۆر لە ماڵەوەین زۆر لە خەڵک زیاتر لە ماڵەوەین ئەگەر بێت و ماڵەکەمان شتێکی ستایلێکی دڵگیریتیانە بێ ناتوانین کار بکەین ئەگەر هەر شتێکیش دانین زوو بەسەر ئەچێ بەڵام کارە کلاسیکەکان دایمە لەکوێ ئەو شتانە کۆ ئەەکەیتەوە لە شاری سلەیمانی مثلەن خەڵکێک هێڵشت ئەفرۆشم مەسەلەن خۆم چوومەتە ئەو شوێنانی کەشتی لێ ئەفرۆشرێ خەڵکێک هەبووە بە هەدیە شتەکانی وتێکی من ماڵەکەم ئەم شتانەی تیانە بە ئەمە بچێتە سەر شتەکانی توانی کۆم کردوەوە هەر جارە و شتێک زۆر بووە هەوارخان هەوڵت نیاوە کە HL دیزاین لقی هەبێت لە شارەکانی تر بۆ ئەوەی کە بتوانن دیزاینەکانتان زیاتر تەرە پێ بدەن باشە ئێمە ناتوانین چونکە خۆمان سێ کەسین ئەگەر لەق بکەین ئەو بێکێکمان بەردەوام لەو شوێنە بین زۆر زۆر هیوان دوومانەکە بەڵام بە خۆشحاڵی ئێمە بۆ هەموو شار و شارچەکانی کوردستان گەیاندنمان هەیە قیاسمان بۆ ئەنێرن بە تەلەفۆن ڕەنگەکە هەڵەبژێرن وەمان ئەنێرن بە زووترین کار دەگاتە دەستیان نیوەکو وای لەقمان لە هەموو شوێن هەبێ هەوارخان قەت بووە کە دیزاین بکەن بۆ درامایەک بۆ فیلمێک کە ڕای ئێوە وەرگرن تێیدا بۆ جلوبەرگ و ئەکسسواراتەکان مەبەستن ئەوەیە بەڵێ لە ئێستا درامایەک چکە پێشکەش نەکراوە خەریکی کاری دراماکەن ئیشاءڵڵا بە تاوە بێخێنە بەرچاوتان هەموو جلەکانی ئێمەیە نەک ئاماژەمان پێ بکەن بگرێ ئێمە جلەکانیان بۆ حازرەکەین کلیپەکان
ئەگەر ئافرەت بن جلی خاتمە هونەرمەندەکانەکەین ئەگەر کوڕ بێ ستافی هەڵپەرکەکان هەمووی جلی ئێمەیە و بە سپۆنسەریش هەمووی ئێمەین ینی ئەتوانم بڵم لە سا هەشتای تەلەڤیزیۆن و کەناڵەکان بە خۆشحاڵێ بەڕێوە بێن شتێکی زۆر جوانیش ئەەکەین زۆر هەوارخان کۆمەڵە کاری تۆم بینیوە لە شوێنەکان کە ئەکرێنەوە دیزین بۆ ئەو شوێنانش ئەەکەی کە ئەکرێنەوە ئەمە بزانم کە پێشتر خبرەت هەبووە یاخۆت تەنها وەکو خۆت و وەکو سەلیقی خۆت دیزینەکەیت لەسەر زەو ئیماڵەکەی خۆم کە ئاوا پرسیارم لێ ئەەکەن زۆر خانم هەیە مەطعام ئەکاتەوە شوێنە کوردەوارەکان ئەکەنەوە بەبێ بەرامبەر ئەچم هاوکاریانەکەم و شتەکان ئەڵم ئەو حازرکەن ئەچم هەمووی ویان بۆ تەرتیبەکەم و زۆر خۆشحاڵم چونکە زۆر من لەگەڵ ئەو خانمەیەم کە کاری خۆی ئەکا کەماندوو ئەبێ کە پارە لەسەر حسابی هیلاکی خۆی پێیا ئەکا لەبەرەوە هاوکاریانم بەبێ هیچ بەرامبەرێک زۆر شوێنیش من تەسیسم کردە بۆیان هەوارخان هیچ کۆنتاکتت هەیە لەگەڵ دیزاینەرەکانی تر لەگەڵ پەیجەکانی ترانی دیزینەکەن وەگەر نیتە هۆکاری چییە؟ ئەزانی چۆنە خاتون لە ناو ئێمەیە کۆنتاکتیشە هەبێت زۆر بە ڕوحێکی گەورە و ئەچیتە پێشەوە لەوانەیە جاریوا بەرامبەرەکە و ئستیجابێکی وای نەبێت ئەنجە ئێمەش ئەوەندەمان دوو سەرقاڵی کارەکانی خۆمانین ناپەژین لەسەر بڕواکەی ناپەژێمە سەر دایک و باوکم جەژن توانیوە 5 دقیقە بینم ئەمەنە کارەکانمانگرانە بەعکسەم زۆر ڕێزم هەیە بۆ دیزاینەرەکان لەبەرەوەی کە ئەوان شوکو ئێمە ماندووە بن ئەوان شتی جوانیان پێیە یعنی حەزەکەم بەرەو پێشەوە بڕۆن ڕێزم بۆ هەر هەمویان هەیە دەستەکانە خۆش بێت هەوارخان لە کۆتاییدا چیت هەیە بۆ خانمانەی کە ئەیانەوێت خاوەنی کاری سەربەخۆی خۆیان بن چیم هەیە نازان بڵم زۆرێک دەستخۆشیم هەیە بۆ ئەو خانمانەی کە چونکە من خۆم ئەزانم تامی هیلاکی و ماندووبوون کە وەری ئەوی تۆ چەند خۆشە من پێم ناخۆشە هەندێک خانم هەڵێ وەستم باش نییە خانم گیان دوو چاوی جوان دوو دەستی جوان ئەمە نەهکاری پێ ئەکرێت چنینی مەکە شت دروست چنینی زەنگیانە مەکە خوری بچنە خوری ناچنی ئەکسسواراتی ماڵ دروستکە بە خۆشحاڵێ و ئێستا هەمووی فرۆشی لەسرە هەموو خانمێ لە ماڵەوە ئەتوانێت نە دوکان بگرێت نەهیشتی من دوکانم نییە بە براندە گەورەی کە هەموو خەڵک لە هەر شوێن باسی کە ئیناسێت نە دوکانم هێنێت لە ماڵەکەی خۆمە لەسەر کورسیەک دانیشتوم شت ئەچنم من ئەڵێم هەموو خانمێک ئەتوانێت لەسەر پێی خۆی بۆستێ بە مەرجێک یەک تۆستەرکی ساکارە سەر شتەکان هیوادارم هەموو خانمی کورد خاوەنی گیرفان و پارەی خۆی بێ دەستەکانە خۆش بێت زۆر خۆش حاڵێن بە هیوای بەردەوامی سپاس دەکەم بەڵێ سپاس بۆ هەوار محەممەد خاوەنی براندی HL دیزاین کا بە شێوەیەکی ڕاستەخۆ لامان بوو بەڵێ دووبارە سپاس بۆ هەوارخان بۆ جلوبەرگەکانی ئەگەر ئێوەش ئەتانێت ببنە خاوەنی دیزاینێکی ناوازە سەردانی HL دیزاین کەن بەڵێ عزیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد بن.